بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم خۆشحاڵی بە پرۆگرامێکی نوێهاتینەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوای کاکۆی پرۆگرامی ئەمڕۆمانەوە بابەتانی بۆمان ئامادەکردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشویستان لە پرۆگرامی ئەمڕۆمانە سێ بابەتی سەرەکیمان بۆ ئامادە کردوون. یەکی لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین بابەتێکە تایبەتە بە گەشت و گوزار و بە دیاریکراوی باز لە گەشتی زستانە دەکەین. بێگومان ساڵانە مانگانە ڕۆژانە ژمارێکی زۆر گەشتیار سەردانی هەرێمی کوردستان دەکەن، بەڵام ئەوەی کە لە داتاکان ئاخراوتە ڕوانی کە ئەوەی کە باس کرا و بینراوە زیاتر گەشتەکان هاوینەی لەگەڵ بەهار یاخود بڵێ گەشتەکان بەهارە و هاوینەیە، بەڵام کەمتر گەشتی زستانی تیادا تۆمار دەکرێت یاخود داتاکانەوە سەرمەن کە گەشتی زستانە کەمە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە هۆکار چییە کە هەرێمی کوردستان گەشتی زستانی کەمە یاخود گەشتیار لە ڕۆژ لە وەرزی زستانە کەمتر سەردانی هەرێمی کوردستانەکان. ئاخۆ ئایا گەشتیاران خۆیان ئارەزوی ئەوە دەکەن کە لە وەرزی بەهار و لە وەرزی هاویندا زیاتر گەشت بکەن یاخود هەرێمی کوردستان شوێنی گەشتیاری لە وەرزی زستاندا نییە؟ لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چی بکات بۆەوەی کە گرنگی بدات بە گەشتی زستانە، چی بکات بۆەوەی کە وا بکات گەشتیار ڕابکێشی لە وەرزی زستاندا بۆ هەرێمی کوردستان کە بێگومانەوە سەرچاوەیەکی داهاتە بۆ هەرێمی کوردستان کە ئەگەر گرنگی پێ بدرێت. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆ باز لەو گەشت و گوزارەکەین و بە دیاریکراوی بە گەشتی زستانە. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە ڤایرۆسی کۆرۆنا دەکەین کە هەروەک دیار و ئاشکرا ڤایرۆسی کۆرۆنا وا تەمەنی دەبێتە ساڵێک لەسەر جیهان یاخود لەسەر زەوی هەیە و بڵاو بۆتەوە بە دنیادا. بەڵام ئەوەی کە لە ڕابردوودا ئێمە لە پرۆگرامەکانە گرنگیمان پێدا و باسمان کردو زۆر باسمان لە ڤایرۆسی کۆرۆنا لە بڵاوبوونەوەی لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی لە نیشانەکانی کردو تا ڕادێکیش کەمتا زۆر باز لە چارەسەرەکەی کراوە کە لە ڕابردوودا چارەسەری نەبووە، تەنها هەندێک دەرمان بەکارهێنراوەکو چارەسەر. بەڵام لە پرۆگرامی ئەمڕۆ باز لە دۆزینەوەی ڤاکسینەکە دەکەین کە بێگومان لە چەند وڵاتێک ئەوەیان خستۆتە ڕووکە ڤاکسینەکانیان دۆزیوەتەوە. یەکێک لە وڵاتانە ئەمریکایە، ئەڵمانیا، بەریتانیا و ڕووسیاش ئێستا هاتۆتە سەرخەت و ڤاکسینەکەی دۆزیوەت و بەکاری هێناوە بۆ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان یا لە دانیشتوانی وڵاتەکانی خۆیان. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆ باز لە بەکارهێنانی ڤاکسینەکە دەکەین بە شێوەیەکی ورد کێنەوە کەسانی کە دەتوانن ڤاکسینەکان بەکاربێنن لە چ تەمەنێکەوە دەتوانن، ئایا ئەگەر کەسێک توشبووی ڤایرۆسەکە بوو بێت و چاک بێتەوە دەتوانێت بەکاری بهێنێت یاخودنا و بۆ کەی ئەگەر هەیە کە بگاتە عێراق و بگاتە هەرێمی کوردستان. دواتر بەوردی لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و دەبێتە تەوەری یەکەمی پرۆگرامەکە باز لە کار و چالاکیەکانی ناوەندی وەرزش و لاوانی قەڵاتزێ دەکەین. بزانین لە ماوەی دەست بەکاربوونیان و لە ماوەی دامەزراندنیانەوە هەتا ئێستا کار و چالاکیەکانیان لە ڕابردوو تا ئێستا چی بووە، تا چەند گرنگیان بە گەنجان داوە، تا چەند پاڵپشتیان بوون و چیان بۆ کردوون و لە هەمان کاتدا کار و پلان و پرۆژەیان لە داهاتوودا چی دەبێت. ئێمە ئەمانەی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین و بە خۆشحاڵی میانداری کامۆ خدرمان کردووە کە بەڕێزیان بەڕێوەبەری وەرزش و لاوانی قەڵاتزێن کاکامۆ سڵاو لێ بۆ بەیانیت باش. سڵاو لێ ئەوەشبانی ئەوەش باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. کاکامۆکە دەڵێ ناوەندی وەرزش و لاوانی قەڵاتزێ وا هەست دەکەی یاخود وا دەردەکەوێت کە زیاتر بابەتەکە وەرزشی بێ یاخود گرنگی بە وەرزش بن. ئەو بوارانەی کە ئێوە زیاتر گرنگی پێیان چ بوارێکن؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. فەرمانگەی وەرش و لاوانی قەڵاتزێ سەر بە بەڕێوەبەراتی لاوانی سلێمانی بەڕێوەبەراتی گشتی لاوانی هەرێم وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستانە. ئەم فەرمانگەیە لە هەر جێگایەک خواست و ئارەزووی گەنج سەبێ لەو بوارەدا کار دەکات. لە ئێستاشدا ئێمە فەرمانکەمان بە سەر چەند بوارێکی سەرەکیدا دابەش کردووە بۆ ئەوەی بتوانین توانە خواستی گەنجان لەو بەشان و بواراندا کۆ بکەینەوە. بوارەکانیشمان بە شێوەیەکی گشتین برێتین لە بواری وەرزش، لە بواری هونەری، لە بواری ڕۆشنبیری، لە بواری پیشەیی، لە بواری توانای خانمان و ئافرەتان. بە شێوەیەکی گشتی ئێمە لەو 5 بوارەدا کار و چالاکیەکانمان و خزمەتی گەنجان و لاوانی شاری قەڵاتزێ ئەنجام دەدەین. بەڵێ ئەو بوارانی کە باست کرد کاکامەوە هونەری، وەرزشی، ڕۆشنبیری، پیشەیی، کاروباری خانمان، پێم خۆشە لەسەر هەر یەک لە بوارەکان کەمێک بازە چالاکیەکان بکەین. چالاکیەکانتان بۆ هەرێک لەو بوارانە چی بوو؟ بەڵێ ئێمە بە شێوەیەکی گشتی کار و چالاکیەکانمان بەپێی بوارەکان زیا کردوێتەوە پێی ئەو پلانێک کە ساڵانە خۆمان دادێنین لەم بوارانەدا کار و چالاکیەکانمان ئەنجام دەدەین.
ئێمە بۆ کاری بۆ بواری پیشەیی بۆ گەنجان هەوڵمانداوە ئەو خولانە بکەینەوە کە بتوانین ئەم گەنجانە بژێوی ژیانی خۆیان لەسەر بە شێوەیەک تا بژێنن. یەکێک لەوانەیە توانیمانە خولی دەلاکی بۆ گەنجان و لاوانی شاری خەڵازێ بکەینەوە بۆ ئەوەی بتوان ببنە سەرتاش و وەکو کاری ڕۆژانەیاندا سوودی لێبینن. و یەکێکی تر توانیمانە خولی درونمان بۆ خانمان بکەینەوە وە بە هاوکاری بۆردی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بێکەوە ئەم خولەمان کردوێتەوە کە ڕێژەیەکی زۆر لە گەنجان و خانمان تێدا بەشدار بوون و توانیمانە لە چالاکیەکانتان بۆ هەردوو ڕێگەز بەڵێ بۆ هەردوو ڕێگەز ئێمە لای چالاکیەکدا جیاوازی ناکەین، بەڵام ئەوەی مەبەستمانە زیاترەمان هەوێ توانای خانمان دەرخین. خۆتەزانی خانمان تا ڕادەیە کەمتر شوێن هەیە بتوانینیکە توانیمانە تواناکانیان دەرکەین و ئێمە هەر بە هاوکاری بۆردی گەنجان توانیمانە ئامێری درومانیشیان بۆ دابینکەین لە کۆتاییدا بۆ بەشێکیانەوانەی کە ئاستیان زۆر باشە و توانای کارکردنیان بە شێوێکی بەرچاو باشە، ئەوانە بە شێوێکی گشتی وەکو خولی پێشەی وە لە بەم نزیکانە خولی ئارایش و جوانکاریش دەکەینەوە بۆ خانمانەی کە زۆر ئەزیان لێ لەو بوارەداین بکەن. و لە بواری وەرزشیشدا ئێمە لە هەموو بوارەکانی تۆپی پێ بۆ سەر و تەمەنی 15 ساڵیەوە تاوەکو 35 ساڵی تیپمان هەیە، بەشداری دەورات و خولەکان دەکەین و خۆمان خولیان بۆ دەکەینەوە، هەم بۆ تیپی تۆپی پێی لاوان هەم بۆ تیپی پێشکەوتوان ئێمەوەینیان خولیان بۆ دەکەینەوە. و لەگەڵ ئەوەشدا هەر لە بواری وەرزش گرنگیکی زۆرمانداوە بە بواری تۆپی سەرمێز کە ئێمە خۆمان فێرگەیەکمان هەیە لە فەرمانکەمان و بەشداری خولە نێو خۆی خولەکانی سەر ئاستی هەرێمی کوردستانیش دەکات و ئێمە هاوکاری پشتیوانیان دەکەین. لەگەڵ ئەوەشدا ئێمە چەند تیپێکی بالەمانێ هەر سەر بە فەرمانکەمان کە بەردەوام ئێمە لە شاری قەڵازێ هاوکاریان دەکەین و بەشداری خولەکانیان پێ دەکەین لە ناو قەڵازیان لەسەر ئاستی ڕاپەڕنیان لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان و خولی هەروە بێتەوە تیپی فوتساڵی کچانمان هەیە. ئەم تیپی فوتساڵی کچانە بە هاوبەشی ئێمە لەگەڵ یانی وەرچی قەڵازێ ئیدارەیان دەدەین و ئێستاش کە ئەمان بەشدارن لە خولی نایبی کوردستان ئەم ساڵ بەشداریمان کردووە و بە شێوێکی گشتی بەشداری ئەو خولانە دەکەین کە بۆ فوتساڵ دەکرێتەوە، هەم بۆ لەسەراستی قەزای پشدەریان ئیداری ڕاپەڕین. بۆ خولی هونەریش هەرچەندە پێشی کە بچیتە سەر هونەریەکان کاکامەوە هیچ هۆڵێکی داخراوتان هەیە کە ئەم چالاکی وەرزشیانی سەرجەمتیا ئەنجام بن؟ بەڵێ خۆشبەختانە ئێمە لەناو فەرمانکەمان خاوەنی هۆڵێکی داخراوی مۆدێرنین کە ئەم هۆڵی داخراوە بەڕاستی تا ڕادەیەکی زۆر باش توانیوێتی ببێتە جێگایك بتوانین هەموو ئەو کار و چالاکیە وەرزشەکانی تێدا ئەنجام بدەین و هۆڵێکی داخراوی ستاندارد دەبوو هەموو ئەو بوارەکانی وەرزش تێدا ئەنجام دەدرێن. بەڕاستی ئەوە کاراسانی زۆر باشی هەم بۆ ئێمە هەمیش بۆ قەڵازێ کردووە، چونگاتی ئەم هۆڵە داخراوە ئەگە هەڵە نەبم هەشتمین هۆڵی داخراوی مۆدێرنەکە لە کوردستان هەیە و کە لە شاری قەڵازێدا دروست کراوە. کاتی خۆیەوە ئێمە لە ساڵی 2008ەوە کە دروست کراوە تاوەکو ئێستا پاراستومانەوە زۆر خزمەتی دەکەین بۆ ئەوەی بۆ ماوەیەکی درێژ بتوانێت تێدا بەردەوام بین و کار و چالاکیەکانی تێدا ئەنجام بدەین. بەڵێ هەر لەسەر بواری وەرزشیەکە بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان تا چەند هاوکارتانە لە کار و لە چالاکیەکانتان؟ بڵێ خۆشبەختانە ئێمە کاکارام سەرۆکی بۆردەکە وێڕای کە سەرۆکی بۆردەکە خەڵکی ئەو سنوورەی لای خۆشمانە بەردەوام تەنسیق و پەیوەندیمان هەیە و بەردەوام سەردانمان دەکات و لە هەر کێشە و گرفتێک لە بواری وەرزش و لە بواری لاواندا هەبێ ڕاستەخۆ لەگەڵمان دێتە سەرخەت. خۆشبەختانە لە ماوەی ئەو دەست بەکاربوونی کاکارامدا کە وەکو بۆردی وەرزش و لاوان هاتووە بۆ سنوورەکە سەردانی چەندین شوێنمان کردووە لە هەوڵدایە بۆ ئەوەی بتوانین دروستکردنی خزمەت گوزاری دروستکردنی یاریگا بتوانین بگەینە چەند شوێنە کە پێویستی پێیەتی و ئەو شوێنانەی کە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە ویان ئەو شوێنانەی پێویستی بە پاڵپشتی وەرزش هەیە. خۆشبەختانە لە دوای کۆنگری چوارەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو بۆردەکە دروستکە خزمەتێکی زۆر باشی بە گەنجان کرد و تایبەتی کاکارامی قادر خەباتنیش خۆی کەسێکی زۆر چست و چالاکە بەڕاستی لە هەر شوێنێک بتەوێ ئامادەیە زۆر کاراسانی کردووە زۆر هاوکار و پاڵپشت و بەردەوام لەگەڵمان لە سەرخەتدا.
هەر لەسەر لایانی پەیوەندیەکە کاکامەوە تا چەند هەماهنگگیتان لەگەڵ فەرمانگەکانی ترا هەیە بە تایبەتی و فەرمانگانی کە لایانی پەیوەندیدارن لەگەڵ ئێوە بۆ سەررجەم لە بوارەکان کە باست کرد. بڵێ خۆشبەختانە پەیوەندێکی زۆر باشمان هەیە ئێمە ئەم لەگەڵ ئەو فەرمانگانەی کە پەیوەندیدارن بە کاروباری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بە تایبەتی لاوانیشەوە هەمیش ئەو ڕێکخراوە و ئەو شوێنانەی کە تایبەتن بە کاروباری گەنجانەوە بەردەوام ئێمە هاوکاری و تەنسیقاتی یەکترمان هەیە و ئێستا بۆ نمونە ئێمە لەو ماوە ڕابردوو لەگەڵ بۆردی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەڵبەندی ڕاپەڕین چەند کار و چالاکیەکمان ئەنجامدا لەگەڵ یانەی وەرچی قەڵازێ بەیەکەوە وەکو یەکتیم وەکو ئێمە یانی وەرچی قەڵازێ لیژنێتی بەمیلەکانی قەڵازێ فەرمانگەی وەرچولاوانی قەڵازێ وەکو یەکتیم کار دەکەین بۆ خزمەتی گەنجان و لاوانی شاری قەڵازێەوە لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوە لەگەڵ ڕێکخراوی یونیسف UNPA ئەوانە بەردەوام لە سەرخەتین پرۆژەکانیان دێنن لەگەڵ ڕێکخراوی وادی ئەڵمانی لەگەڵ ڕێکخراوی CDO بەردەوام تەنسیق و هەماهەنگیمان هەیە بۆ ئەوەی بتوانین کە کار و چالاکی و کۆڕ و سیمینار بکەین بۆ خزمەتی گەنجان و لاوانی شاری قەڵازێ. بەڵێ دەستان خۆش بێ ماندوو نەبن کاکامە چالاکی هونەرەکانتان زیاتر لە چیا خۆی بینێتەوە؟ بەڵێ بەداخەوە ئێمە یەک کێشەی گرفتمان هەیە لە چالاکی هونەریەکان ئێمە ساڵی ئەم ساڵ تەنها توانیمانە دوو چالاکی هونەری بکەین لەگەڵ ئەوەی بەڵێ ئێمە زیاتر لەکردنەوەی خولی مۆسیقا و خولی گیتار و کەمان و هەموو بوارەکانی مۆسیقا خول دەکەینەوە بەس یەکێک لە کێشە و گرفتەکان کە بەرەوکی گرتوین بۆ هونەری ئێمە کادری هونەریمان نییە لە فەرمانگەکانەوە ئەنی ئەکسەریتی ئەو بەشانەی کە کار و چالاکی داکەین مۆزەفی تایبەتی خۆمان هەیە ساسی خۆیەتی کە لە وەکو مۆزەفێکی دەوڵەت ناکرێت لە دەرەوەی فەرمانگەکە بیان هێنن دەکرێت بەڵامێک لە کێشە و گرفتەکان ئەوەیە کە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دارایی بۆتەوە لەوانەیە تۆ کە کەسێک دێنی لە دەرەوە کولفەیەکی بوێ و کولفەیە دەتوانای فەرمانگەکەی ئێمەدا نەبێ بتوانین بۆی دابین بکەین هەرچەندە خۆشبەختانە ئێمە بۆ ئەم دوو چالاکیانش کە کردومانەوە مامۆستا خالید کە لەوێ هەم خاوەنی تیپی مۆسیقای قەڵازێ و هەم سەرپەرشتی ستۆدیۆیەکی هونەری دەکات لە شاری قەڵازێ هاوکارمانە خۆبەخشانە هاتوۆتە پێشەوە هاوکار و پشتیوانی کردوین بەڵام هێشتا لەتەمەوە ئێمەدانی ئەمە بەرنامەمان وایە کە ئینشاڵڵا چەند جارێکیش لە ڕێگەی وەزارەتی خۆمانە دەوامان کردووە کە ئەو کێشەیەمان بۆ چارەسەر بکرێت چ بە شێوەی وانە بێژ بێ یان چ بە شێوەیەکی گرێبەست بێ کەسانی هونەریمان بۆ فەرمانگەیان بەش چ بە شێوەی ئەو دایرانەی کە مۆزەفی هونەری لێیە لە سنوورەکەدا بۆمان تەنسیب بکەن بۆ ئەوەی بتوانین لە بواری هونەریدا کار و چالاکی زیاتر بکەینەوە چونگاتی ئێمە گەنجان و لاوان داواکاری و حەز و خولیایەکی زۆریان هەیە بۆ بواری هونەری ئێمە کە لە کاتێکدا ڕای دەگەین خولێکی مۆسیقاکەینەوە زیاتر لە 100 کەس دێناوی خۆی دەنووسێت کە ڕین فیزیڤاڵێکی هونەری ئەەکەین کارێکی هونەری ئەەکەین پێشەنگایەکی شێوەکاری ئەەکەینەوە بە سەدان کچ و کوردێ ناوی خۆی دەنووسێت بەشداری تێدا دەکات کاتێک کە پێشنگای یا چالاکیەکی لەو جۆرەیەتە پێشانی ئێوە چۆن هاوڵاتیان ئاگادارەکەنەوە چۆن گەنجان ئاگادارەکەنەوە لە ڕێگەی پێیجەوەیە یاخود چۆن ئاگاداریانەکەن بەڵێ ئێمە بەشەیەکی گشتی بۆ کار و چالاکیانمان بۆ بانگێشکردن لەسەر دوو ڕێگا کار دەکەین یەکێک لە ڕێگاکان ئەوەیە بە شێوەیەکی فەرمی ئەو فەرمانگە و ڕێکخراوانە ئاگدار دەکەینەوە بە کتابی ڕسممان کە لەو ڕۆژە و بەرواری ئەوەندە کار و چالاکیە ئەنجام بدەین و ئەو شوێنانیش کە دوورن لە ڕێگەی سۆسیال میدیاوە ئاگداریان دەکەین و بانگەشتنامەیان بۆ دەنێرین. بەڵێ زۆر باشە لایەنی ڕۆشنبیریەکە خودباری ڕۆشنبیریەکە کار و چالاکیەکانتان لەو بوارەیە چییە؟ بەڵێ ئێمە بۆ بواری ڕۆشنبیری چەند تەوەرێکمان لەناو بواری ڕۆشنبیرەکەی خۆماندا جێگا کردوێتەوە یەکێک لەوانە ئەنجامدانی کۆڕ و سیمینارە کە بە شێوەیەکی گشتی ئێمە دەتوانین لە کۆی گشتی چالاکەکەمان وا پلانمان بۆ داناوە لە هەر 5 چالاکیە کۆڕێکی ڕۆشنبیری دەکەین و لەگەڵ ئەوەشدا ئێمە خولی ڕاگەیاندن دەکەینەوە هەر لە بواری ڕۆشنبیری داوانا خولی ڕاگەیاندن و خولی پەرەپێدانی زمان و فێربوونی زمانەکان ئەمانە لە بواری ڕۆشنبیریەکە دامان ناون بەردەوام ئێمە سیمینار ئەنجام دەدەین هەم بۆ خانمان هەم بۆ کوڕان ئەمەیان کێوانەکان ئەڵێتە یاخود کۆڕۆسی مینارەکانەکە لەمای گرفتان نییە؟ لەمای گرفتمان نییە چونگاتی ئێمە ئەو کەسانەی کە پسپۆڕن کە دەمان هەوێت لە یەکێک لە بوارەکاندا سیمینارێک ئەنجام بدەین یەکێک بێ لە بوارەکانی ئێستایی کوردستان و کۆمەڵگە بوارێکی بابەتێکی زیندوو بێ کەسێکی بۆ بانگێش دەکەین و خۆشبەختانەوە کەسەش بە هاوکاریەوە
بابەتەکە پێشکەش دەکات و گەنجان و لاوان تێدا بەشداری دەکەن و هەروە بێتەوە ئێمە زمانەکان بەردەوامی گرنگی پێدەدەین فێربوون و پەرپێدانی زمانەکان کە ئێمە لە ماوەی ڕابردوو هەم لەگەڵ ڕێکخراوی ناوزەنگ کە ڕێکخراوێکە تازە لە شاری قەڵازێ دامەزراوە توانیمانەوە بەیەکەوە بە هاوبەشی خولێکی زمانی فارسی بکەینەوە بۆ ئارەزومەندان کە خۆشبەختانە ڕێژەیەکی زۆری خەڵک تێدا بەشدار بوو بۆ ماوەی یەک مانگ و بە 3 شەفت کاتەکانی بەڕێکراکە لە بەرەوەی زۆری خەڵکەکان و دامەشمان کردبوو بەسەر 3 گروپەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی باش ئیسفادەی لێ بکرێت. مامۆستانەی کەوانی زمانەکان ئەڵێنە ئەوش هەر لە فەرمانگەکەی خۆتانن؟ نەوەڵا خۆشبەختانە ئێمە بۆ 3 ساڵە لەسەر یەک مامۆستا شەپۆل مامەژ خولی زمانی فارسی خۆبەخشانە بۆ ئێمە دەڵێتەوە و بێ بەرامبەر و بۆ خزمەتی گەنجان و لاوان خولەکەمان بۆ دەڵێتەوە. یەکێکی تر لە خولەکانمان خولی زمانی ئینگلیزیە کە ئەمە بە هاوبەشی لەگەڵ بۆردی گەنجانێکی نیشمانشتان لە ڕاپەڕین کردومانەوە لە فەرمانکەمان ئەمیش لە ڕێژەیەکی زۆر سەر و 180 کەس تێدا بەشداری کردبوومان بە 4 گروپەوە لەلایەن مامۆستا ژێوارەوە کەویش خۆی گەنجێکە و تازە پێدەگا خولەکە وترایەوە خۆشی ئەزمموونێکی هەیە لە زمانی ئینگلیزی وێڕای کە هێشتا خۆی تەخەروزی نەکردووە بەڵام بەڕاستی زۆر بەتوانایە زمانەکە زۆر باشی دەزانێ ئەویش توانیمانە سود بە گەنجان و لاوان بگەینی. بەڵێ دەستا خۆش بێ کاکامۆیەکێکی تر لەو بارانەی کە بەڕێستان ئاماژەتان پێکە کە کاری لەسەرەکەن کاروباری خانمانە. کاروباری خانمان مەبەستان لە چییە؟ ئەو کردنەوەی خولانەی ئارایشگاکان بۆ خانمان ئەمە ئەچێتە بواری کاروباری خانمانە ئەویان پیشەیە ئەی کاروباری خانمان چێتەوە؟ بە شێوەیەکی گشتی ئێمە کە گرنگی بە کاروباری خانمان دەدەین مەبەستمان ئەوە نییە بڵین جیای بکەینەوە بە تایبەتی بەڵام دەمان هەوێ لە ناو کۆی گشتی کار و چالاکیەکانماندا ئەوانە هیچی بەبێ خانمان بەڕێ نەکرێت. پێشەنگایەکتان کردوتەوە بۆ خانمانی کە دەزڕەنگینن بێگومان ئێستا خانمان بەشێکی زۆریان دەزڕەنگینن کاری دەستیەکەن هیچ پێشەنگایەکتان کردوتەوە بۆ ئەوان؟ بەڵێمە لە چالاکیانی پێشترماندا کار و چالاکیمان کردوتەوە تایبەت بە کاروباری خانمان بە خانمانی دەستڕەنگینەوە بە تایبەت بە خانمانی شێوەکار و بە ئەو خانمانەی کە لە هەر بوارێکە ئەنجامدان یعنی بۆ نمونە ئێمە سیمینارمان ئەنجام داوە تایبەت بۆ بە خانمان خولی درومانمان کردێتەوە تایبەت بۆ بە خانمان لەگەڵەوەی کە ئێمە بەسمانە بە کاروباری خانمان نوێڕای کە خۆمان گرنگێکی تایبەتیان پێدەدەین بەڵام لە ناو چالاکیەکانمان ڕنگدانەوەی زیاتری هەیە بۆ نمونە ئێمە کە تیپێکی فوساڵی کوڕانمان هەیە لە بەرامبەردا تیپێکی فوساڵی کچانمان هەیە کە تیپێکی بالێک کوڕانمان هەیە لە بەرامبەر تیپێکی بالێک کچانمان هەیە کە خولێکی دەلاکی دەکەینەوە بۆ خانمان لە بەرامبەردا خولێکی درومان دەکەینەوە بۆ خانمان کە ئێمە خولێکی تر دەکەینەوە تایبەت بێ بە گەنجان لە بەرامبەردا خولێکی تر کە خولی ئاریشگا و جوانکاریە ئەیکەینەوە بۆ خانمان و لەگەڵ ئەوەشدا ئەگەر بەگشتی کۆی کەیتوانێت زیاتر کوڕان سوودمەند بوون یاخود کچان بە شێوەیەکی گشتێ توانم بڵێم وەکو یەک بەشدار بوون تێدا لە کار و چالاکیەکانماندا لە کۆمەڵک چالاکی هەیە ڕێژەیەکی زیاتری خانمان بەشدارێتی دەکەنەوە ئەزوو خولای خانمان ئێمە خولێکی ڕاگەاندنمان کردەوە 20 ڕۆژ بەردەوام بوو لە 180 خانمان تێدا بەشداری کردبوون یان خولی زمانی ئینگلیزیمان کردەوە کە نزیکەی 200 خوێندکاری هەبوو ئەمانە لە 170 بۆ 80 خانم تێدا بەشداری کرد بەپێی خولەکان و بەپێی چالاکیەکانە گۆڕێن باڵێ بە دڵنیاییەوە بەپێی چالاکی خولەکان دەگۆڕی وێرە ئەوەی کە ئێمە بەردەوام لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی لاوانەوە کە تەنسیقێکیان هەیە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەردەوام گرنگی دەدەین بە کاروباری خانمانەوە خانمان بەشداری پێ دەکەین و ئەوەی ئمە هەم لە خولی سەرکردەیە لە خولی ئاشتەوایی کۆمەڵاتیە لە خولی زانیاری و ڕۆشنبیری گشتیە کە ئەمانە بەردەوام ڕێکخراوە یەکگرتنەوە یەکگرتوەکان دەیکەنەوە ئێمە خانمان دەنێرین لە دوجاردا ئەوان دێنەوە وەکو پێشڕێوێک خولیان بۆ دەکەینەوە و وانەکان دەڵێنەوە. بەڵێ کاکامەوە کەواتە لە کوی ئەو چالاکیانەی کە ئەنجام درراوە لە سەرەتای دامەزراندنی فەرمانگەکەەوە هەتا ئێستا ئەتوانین بڵێ لە ئاست پێداویستی و تۆمۆحی گەنجانی ناوچی قەڵات زێبێ یاخود لە هەنگاوی زیاتران بۆ زیاتر بوونی بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو خۆمان لەوانێتم و پلان و کار و چالاکی ئێمە زیاتر ببێ وێڕای ئەوەی کە ئێمە خۆمان نەزانین هەرێمی کوردستان بە دۆخێکی دارایی خراپدا دەڕوا لەگەڵ ئەوەی
ژیانی گەنج لەوانەیە تا ڕادەیەک باش نەبێەوە گەنج ئاسوودە نەبێەوە کە گەنجیش ئاسوودە نەبوو ناتوانێت سوود لە کار و چالاکیەکان ببینێ بەداخەوە و بارودۆخە بۆ چەندین ساڵ هەرێمی کوردستانی گرتوێتەوە بەڵام ئێمە وێڕای ئەم نەهامەتیانەوەمان کردووە بتوانین وەکو ماڵێک بین ماڵێکی ئارام بین بۆ گەنجان بتوانین گەنجان بێن تێدا بەشداری بکەن ئێمە بۆ ئەم ساڵ کە تاوەکەوە بەرەو کۆتایی ساڵ دەڕۆین زیاتر لە 100 کار و چالاکیمان ئەنجام داوە لە شاری قەڵازێ و پێم وابێ ئەمەش ڕێژەیەکی کەم نییە لە چاو شوێنەکانی ترە کە زۆر شوێن هەیە لەوانەیە نەیتوانی بێ ئەم کار و چالاکیانە ئەنجامدا بەهۆی ئەو دۆخی کە ڕووی هەرێمی کوردستان کردو بەڵام خۆشبەختانەوە بە هاوکاری ئەو تیمەی کە لەگەڵمە لە فەرمانکەم و ئەو ڕێکخراوانەی کە هاوکار و پشتیوانن لە شاری قەڵازێ توانیمانە ئەم ڕێژە زۆرە چالاکی ئەنجام کۆرۆنا کاریگەری هەبوو لەسەر ئەنجامدانی چالاکیەکان تا مامساڵ بە دڵنیاییەوە ئێمە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە مانگی 2 تاوەکو مانگی 6 هەموو کار و چالاکیەکمان وەستان تا ئەو کاتەی بەڕێکاری تەندروستی و فەرمانکەمان تەواوی خۆمان و ستافەکە و پێداویستی تەندروستیمان دابین کرد بۆ کار و چالاکیەکان جا بە شێوەیەکی ڕێنمایە تەندروستیەکان کار و چالاکیەکانمان دەست پێ کردێتەوە. دەستەکانە خۆشبێ کاکامەوە لە کۆتاییە ئەمێ ئەو بپرسم چیتان کردو بۆ گەنجان بە شێوەیەکی گشتی لە دابینکردنی هەلی کار و لە هەمان کاتیشدا چ بەڵێنێک بە گەنجانی ناوچەی قەڵاتزێدە؟ بەڵێ ئەوەی لە توانای ئێمەدا و بێ بۆ گەنجانی شاری قەڵازێ درێژیمان نەکردووە بەپێی ئەو ئیمکانیات و ئەو توانایك و ئەو توانایی کە فەرمانکەمان هەیەی بەردەوام بووین لە ڕەخساندنی هەلی کار بۆ نمونە لە دابینکردنی ژووری سەرتاشی و هەروە بێتەوە ڕەخساندنی هەلی کار لە بوارەکانی کشت و کاڵ و ئەوانەی کە پێویستی بە ئێمەوە بێت و لە ڕێگەی ئێمەوە بکرێت و یانەوە تا لە ڕێگای ڕێکخراوەکانەوە گرتوەکانەوە کە داوامان لە ئێمە کرد بێ گەنجیان بۆ بنێرین بۆ ئەوەی هەلی کاری پێ بدەن زیاتر ئێمە لە 50 بۆ 60 گەنج لە ڕێگەی ئێمەوە لە ئەم ڕێکخراوە دەوڵەتەکان هەلی کارویان لەو شوێنانی کە پێویست بوون داوان لێمە کردووە گەنجمان بۆ نردووە و ئێمە پلانمان داناوە بۆ ساڵی ئایندە بە شێوەیەکی باشتر کە ئەم دۆخی کۆرۆنا و قەیرانی داراییە تێپەڕێ بتوانین بە هاوکاری لەگەڵ هەموو ئەو شوێنانەی کە هاوکار و پشتیوان لەگەڵ ئێمە تەنسیقیان هەیە بتوانین بەرناممان داناوە کار و چالاکی زیاتر ئەنجام بدەین و پرۆژەی گەورەتر ئەنجام بدەین بۆ ئەوەی بتوانین هەلی کاری زیاتر بۆ گەنجان و لاوانی شاری قەڵازێ بڕەخسێنین بێگومان ئێمەکو خۆمان دەزانین گەنجان و لاوانی شاری قەڵازێ تا ڕادەیەک دوورن لە سنتەری پارێزگاکەەوە کەمتر سوودمەند دەبن بەڵام ئێمە هەوڵ دەدەین لە ساڵانی ئایندەوە بتوانین ئەو کێشە و گرفتانە چارەسەر بکرێت و نەخۆشی کۆرۆنا تێپەڕێنێت ئێمەش بە پرۆژە و پلانی و بەرنامەی نوێەوە بۆ گەنجانی شاری قەڵازە ئینشەڵا دەست پێ دەکەنەوە لە ئێستا ژایەکێک لەو هینانەی کە هەمان ئێمە چەند ساڵێکە پرۆژێکتان لەبەر دەستا لە داهاتوە بەنیاز بنەنجامی بن وەکو پرۆژەمان لەبەردەستدا ئێمە پرۆپۆزەڵ و پێداویستەکانمان بۆ سەری خۆمان بەرز کردوێتەوە بەڵام تا چەند دۆخی دارایی هاوکار دەبێت بۆ ئەوەی بتوانین ئێمە لە شاری قەڵازی ئەو پرۆژێەوە ئەم جۆرە کارە ئەنجام بدەین ئەوە دەکەوێتەوە سەراییندا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم ئەوەی کەمە بەسمانەمان هەوێ لە بواری گەنج و کشت و کاڵ بە کەم پرۆژێ پێشتریش لە ڕێگەی نووسنگی گەنجانی سەرۆکۆزیرانەوە جێبەجێکرامان هەوێ لەگەڵ بۆردی گەنجان و لەگەڵ ئەو وەزارەتی کشت و کاڵ بەردەاممان هێن لە سنووری پشدەردا جێبەجێ بکەین چونگاتی سنووری پشدەر ناوچەیەکی استراتیژیە بۆ کشت و کاڵی وە بە هاوکاری کۆلێژێکی کشت و کاڵ کە ئێستا میشتە قەڵازێ کراوەتەوە پرۆژەیەکی لەو زۆرەمان هەیە بۆ ئەوەی بتوانین زۆرترین گەنجی لەو بوارەدا تێیدا سوودمەند بنوەکو گەڕانەوە بۆ کشت و کاڵ دەستەکانە خۆش بێ کاکامە زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆ کامە خدر کە بەڕێزیان بەڕێوەبەری وەرزش و لاوانی قەڵاتزین سپاس بۆی کە لەم بەشی پرۆگرام لەگەڵمان ئامادە بووین. وەڵێ خۆشەویستان لەسەر پلانەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیە بۆ ساڵی نوێ ئێستا پامنێرمان کاروان نازم بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کۆیە و لەگەڵ ئێمەدا ئامادەیە کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو زانیاری زیاتر لای تۆیە لەسەر کار و پلانەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیە. بەڵێ سنوور بەیانی و بەیانی تەواوی بنەرانی گەلی کوردستان باش
هەڵبەتە من بەڵێ لە بەڕێبەرایەتی گشتی هاتوچۆی کۆیم بەڵام پێشەوە بە دەرفەتی دەزانم وەگە مۆڵەتم هەبێت دەمەوێت زانیاریەکانی ڕۆژ بە کورتی باس بکەم بەداخەوە پێشەوەی کە ئێمە بین داخلی ئەم ڕاستە خۆی بین لەگەڵ بەڕێبەری سنتەری مات بە توشبوانی کۆڕۆنا قسەمان کردووە ئەوان باز لەوە دەکەن کە توشبوانی کۆڕۆنا لە بەرزبوونەوەدا هەڵبەتە لە هەفتەی ڕابردوو تا حدێک ئامارەکان سەقامگیری بەخۆی بینی و بەڵام ئێستا دەبیندرێت لە بەرزبوونەوەدا تەنها لەناو سنتەرەکە ژمارەیەکی زۆر هەن کەوا لەژێر چاودێری پزیشکیدان کە دە لەو هاوڵاتیانە لەژێر چاودێری وردی پزیشکیدان و چەند سامپڵێکیش بۆ شاری هەولێر نێردراون و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا بگەڕدرێتەوە ئاماژەی بەوەش کرد کەوا سەرجەم ئەو توشبوانە خەڵکی شاری تەقتەقن وە دەمەوێت سەبارەت بە تەوەرێکی کەش باس لەوە بکەم لە ئێستاە بە قایمقامەتی قەزای کۆیە لە ڕێگەی وەزارەتی ئاوەدانکردن و بەڕێبەراتی ئاوەدانکردن و پاراستنی ڕێگاوبانەکانی کۆیە لە هەڵمەتێشیەوەدایەکەوە ڕێگای سەرجەم گوندەکان و بەشێک لەو گوندانە قرتاو بکات و لە چەند ڕۆژی ڕابردووە ڕێگای چەند گوندێک قرتاو کراوە و سەبارەت بە تەوەرێکی کەش ئێستا ئێمە لە بەڕێبەراتی هاتوچۆی کۆین دەمانەوێت ئاماری کار و چالاکیەکانی ساڵی ڕابردوو یاخود ئەو بەرنامە پرۆژانەی کە هەیان بووە لەو ماوەیەدا بۆ ئێمە بینەرانی گەلی کوردستان بیخەنە ڕوو من لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز زایر محەممەد بەڕێبەری هاتچۆی کۆیە قسە دەکەم کاک زایر باین باش زۆر سپاس بۆم دەرفەتە بانی ئێوە بینەرانش باش کاک زایر ئەگەر پێمان بڵێ لەم ساڵدا ئامارەکان لە چاو ساڵی ڕابردووەوە لە ڕووی ڕووداوی هاتچوو هەرچەندە ڤایرۆسی کۆڕۆناوە کەرەنتینەکردنی هاوڵاتیان لە ماڵە بووە لە چ دۆخێکدا بەڵێ ئەم ساڵ لە یەکێکی 2020 تاوەکو ئەمڕۆکە بەداخەوە 135 ڕووداوی هاتچۆ ڕوویداوە لە ئەنجامی ئەو ڕووداوە بەداخەوە 16 هاوڵاتی بوونەتە قوربانی و 163 هاوڵاتیش بریندار بوون دیارە ئەگە بەراورد بە ساڵی ڕابردوو بکرێتن تاکو ئێستاکە ئەگەرچی ڕووداوێک زۆرە بەڵام ڕووداوەکان کەمی کردووە بەهۆی ئەو کەرەنتینە و ئەو کەش و هەوا لەبارەی کە هەرێمی کوردستانی گرتووە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە باشە کاکسەر ئەگە پێمان بڵێ ئەو کار و پلان و پرۆژانەی کە لەم ساڵدا و بە تەمابوون ئەنجامی بدەن کە تەواو نەبووە بەدەر لە ساڵیانەکەی کە دمانەوەی باسیکەن یعنی چی دەکرێتە بواری جێبەجێکردنەوە بۆ منە دانانی ترافیکلایتە و نۆژەکردنەوەی یاخود بڵێ ئەو شۆڵدەرانەیە و شۆستانەیەکەوە هەیە ناو بازاردە ئەو پلانە چی بووکە لەم ساڵدا و بە تەمابوون ئەنجامی بدەن تەواو نەکراوە بە ساڵی ئایندا چ پلانێکتانەیە بەڵێ دیار دوای ئەوەی کە ڕێگاکانی کۆیە هەولێر کۆیە تەقتەق ڕێگای دەشتی کۆیە دووکان هەمووی نۆژەن کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێمە بە ئەرچ خۆمان هەستاین بە دەرخستەکردن لە بۆ هەموو ئەو ڕێگایانە هەم هێرکاری بۆ یاخکردنی ڕێگاکان بکرێ و هێماکان و دانانی گاردرێن و ئەو شوێنانەی کە پێویستن لە بۆ دانانی ترافیک لایەت بە تایبەتی ناو شاری کوێ و ناو شاری تەقتەق ئێستاکە لە بواری جێبەجێکردنە بەشێک لەو شوێنانەی کە باسم کردن هەم ترافیک لایتەکان هەمیش هێرکاری ڕێگاکان باش کاکسەر خەڵکانێکی زۆر لە ئێستاە لە پرسیاری ئەوەیان ئایا ساڵیانەی کردنەوەی ساڵیانی ئۆتۆمبیل هۆبێ لە کۆیە گەیشتووە بچووکە بڕیار بوو لە چەند مانگێکی کەمدا بەڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە لای ئێوە بەچی گەیشتووە چی ماوەتەوە بۆ ئەوەی کە دەست بەکارن بەڵێ هەروەک لە خۆتان دەبینن و بینیتانە هاوڵاتیانش دەزان کە ئێمە وەکو بەڕێبەراتی هاتچۆی کۆیە بینایەکەمان تەواو کردووە و ئەوەی ماوە هەندێک کاری فەنیە ئەویش لە وەزارەتی ناوخۆیە بەڵێنیان داوە کە لە ماوەیەکی نزیک ئەو کارانەش تەواو بکرێت باشە ئەو کارە بنەریانە چین یاخود ئەو تەکنیکیانە چین کەوا بۆ هۆبەکە دابین بکرێت ئایا تەنهاش ئەو سیارانە دەگرێتەوە ئۆتۆمبیلان دەگرێت و کە تابلویان سلەیمانی یاخود هەولێرە ئەگەر کارەکە تەواوبی لە ساڵیانەی کۆیە بێگومان تەنها کار لە بۆ ئەو ئۆتۆمبیلان دەکرێت کە تابلۆکانیان هەولێرە وەکو
ئاماژە پێکرد تەکنیکیەن چی ماوە بۆ ئەوەی هۆبەکە بکرێتەوە ئایا لە ساڵی ئێندەیە هیچ گرنگتیەکێ بۆی ئەو ساڵیانەیە بەڕووی شۆفێراندا بکرێتەوە؟ بەڕاستی ئەمن ناتوانم بڵێم چ ڕۆژێک دەکرێتەوە یاخود لە ساڵی داهاتوو ئەتمە لە ساڵی داهاتوو هەر دەکرێتەوە بەڵام کاتەکەی نازانم ئەوەی ماوە دیارە لەوانەیە ئەو وەزع و کەش و هەوایی کە ئێستاکە هەیە ئەوش هۆکارێک بی لە بۆ نەکردنەوەی چونکە بەڕاستی کارەکان ئەوەندە زۆر نییە ئەوەی ماوە تەنها دەتوانم بڵێم ئەگەر پەلەی لێ بکرێ بە چەند مانگەشی ئەو کارانەی کەماوە هەمووی تەواو دەبی. کاکزار کۆیە کە بە سەنتەری پارێزگاکانی نێوان هەرێمدا دەندرێت ئێستا بارهەڵگرێکی زۆر هاتووی پێدا دەکەن تیمەکانتان ئەو پۆلیسانی کەوا دەردەچن ئێستا چۆن ڕێکخراوە بۆ هاتووکردنی ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان و سیاری بچوو بە شەوان و لە هەمەکەدا بە ڕۆژیش لە هاتوچۆی زۆری بەڵێ دیارە ئەو چەند ساڵێکە ئەو گرفتە هەیە لە کۆیە چکە کۆیە دەتوان بڵێم شارێکە چەندین پارێزگا پێکەوە دەبەسێتەوە و ئەو ئۆتۆمبیلانەی کە دەتوان بڵێم لە مەرزی ئێرانەوە دێن ئەوانەی لە تورکیا کوردستانەوە دێن هەمووی بە کوێ گوزەر دەکاتن ئەنی ڕێگاکەش دەبینین یەک ئاراستەیە بەهۆی چاکردنی ئەو ڕێگای دووسایدی 40 مەتری ناو شاری ئێمە ئاراستەی هاتوو چوونەکەی ئۆتۆمبیلی بارهەڵگرمان گۆڕی لە بۆ ناحیەی تەقتەق وە ناحیەی ئاشتی دیارە لۆدەکی زۆر کەتە سەر ئەو ڕێگایە و ئەو ڕێگایەش وا بەرەو خراپبوون دەچی بەڕاستی خەڵکەکەش و حکوومەت و حەزبیش لە تەقتەق ئەنی سکاڵای هاوڵاتیانیان گەیاندە ئێمە بۆیە ئێمە ئاراستەکمان گۆڕی ئەو شۆفێرانەی کە لە سلێمانیەوە دێن وامان لێ کرد کە تەنها بە شەو و بە ڕۆژیش جار نەجارێک ئیزن بدرێن کە لۆدەکی زۆر لە بازگەی ئاشتی دروست بیتن کە بەناو کۆیەدا بڕوا ئەنی تاکە چارەسەر ئەوە بچکە هیچ ڕێگایەشی تر نییە ئۆتۆمبیل بارهەڵگریش مافی خۆیتی ینی ئەوش پارەی ڕێگا و پارەی ژینگە دەداتن مافی ئەوەی هەیە کە ڕێگایەکی لە بۆ دابین بکرێتن بۆیە بەناچاری ئاراستەیەکمان ڕوو لە ناو شاری کۆیە کرد کە ئەوە هەمومان پێمان ناخۆش بوو و ئەو ئۆتۆمبیلانەی کە لە هەولێرەوە دێن ئاراستەکەی ڕوو لە تەقتەق و ناحیەی ئاشتی دەبی هەر لۆ ئەوەی لۆد لەسەر ئەو ڕێگایانە کەمتر ببتەوە. بادەم ئەم لۆدە زۆرەی هەیە لە سەر ڕێگایەکانی سەرتەری قەزای کۆیە و دەرەوەی قەزای کۆیە نێوان هەولێر و سلێمانی تا چەند پێویستە و داوا کراوە یاخود تا ئێستا بەدەنگەوە هاتوونکەوە پرۆژەی دووسایدی نێوان هەولێر کۆیە هەبێت یعنی ئەمە تا چەند داوا کراوە و ئێستا ئەگە داوا کراوە چۆتە جێبەجێکردنەوە پرۆژەکە بە چی گەیشتووە؟ ئەو پرۆژەی باسی دەکەی لە خۆی هەیە ئێستا وجودی هەیە کە کارێکی زۆرشی لەسەر کراوە بەڵام بەداخەوە کارەکان ماوەنە ڕادەگیرێ کە ئەوەش جێگای دەتەژی ئێمە و هاوڵاتیانە بەڕاستی جێگای دەتەژی شۆفێرانە چونکە ناکرێ ڕێگاکان وا بە زۆری بە دووسایت دەکرێت لە نێوان پارێزگاکان بەڵام بەداخەوە ئەو ڕێگای کۆیە هەولێر ینی ئەوەندە باس کراوە بەڕاستی ئەنی خەڵک ینی تااقەتی چووە باسشی بکات تااقەتی چووە چیتر گلەییش بکاتن ئێمەش دیسانێ لە مینبەری ئێوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین داوا لایەن پەیوەنددار دەکەین کە پەلە بکرێت لە بەدووسایتکردنی ڕێگای کۆیە هەولێر زۆر ئالێت هەیە دەتوانێت جێبەجێ بکرێت دەتوانرێت بدرێتە کارتی تایبەت ئەنی بە ئەو کات خەڵک برێن بە پارە هاتوو تێدا بکاتن بەڵام بەڕاستی تاخیربوونی ئەو ڕێگەیە زیاتر هەم ڕووداوی هاتووە زیاتر دەکات و هەم ڕێگاکان زیاتر لێک هەردەوەشێنێتەوە چاڵ و چۆری وەک دەبین ئێستاکە لە زۆربەی شوێنەکان دروست بووە دروست دەبتەوە. دەمەوێت بە کورتی دواپەیامێت و دەمانەوێت پلانی بەڕێوەبەرایەتیەکەت بۆ ساڵی 2021 چی دەبێت یعنی کە تاوانەکان دەمەوێت تاوانەکە پلانی ئێمە لە بۆ 2021 ئەوەیە کە بەڕاستی ئەگەر ساڵیانەکە بە زووترین کات تەواو بی بتوانین زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین بە تایبەتی هاوڵاتی ئەو
سنوورە کە زیاتر لە نزیکەی 120,000 نفوس هەیە لە سنووری قەزای کوێ بە هەر 5 ناحیەوە کە ئەوە خەڵکەشی یەکجار زۆرە. ئێمە خزمەتی بکەین لە ڕێگای نوێکردنەوەی سەنەویەکانیان لە ڕێگای بەناوکردنی خاوەنەکانیان کە دەتوانرێت ئەو دوو کارە بکرێتن. بەڵێ و پلانمان هەیە دووبارە کار لە ئەوە بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە زەخت لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ڕێگاکان ئەوەی ماوە چاک بکرێ و بە تایبەت ڕێگای کۆیە هەولێر بە دوو سایت بکرێت. گشتی هاتوچۆی کۆیە بەڵێ چنوور لەگەڵ میوانەکەم کۆمەڵێک زانیاری گرنگمان باس کرد سەبارەت بە پلانی هاتوچۆی کۆیە و زانیاریەکانی ڕۆژ ئەگەر شتێکتان نەما بێت دەگەڕنە ستۆدیۆ بۆ لایەوە. سپاس بۆ پەیامێرمان کاروان نازم کە بەشێکی ڕاستەوخۆ لە کۆی خۆشەویستە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت. بەڵێ ئازیزان، هەروەک دیارە و ئاشکرایە و هەمووان ئەزانن کە ڤایرۆسی کۆرۆنا ماوەی ساڵێک یاخوڵی تەمەنی بۆتە ساڵێک و لە سەر زەوی بڵاو بۆتەوە. ئێمە لە پرۆگرامەکانی ڕابردوودا و لە ماوەی ڕابردوودا زۆر باسمان لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کردو، باسمان لە هۆکارەکانی بڵاوبوونەوە، باسمان لە نیشانەکان کردو، باسمان لە چارەسەرەکان کردو کەم تا زۆر کە چارەسەر نەبوو، بەڵام هەندێک لەو دەرمانانێک کە وەکو چارەسەر بەکاردێنە. بەڵام لە پرۆگرامی ئەمڕۆ باز لە دۆزینەوەی ڤاکسینەکە و بەکارهێنانی ڤاکسینەکە دەکەین کە لە ماوەی چەند ڕۆژێک یاخود چەند مانگێکە باز لەوە دەکرێت کە ڤاکسینەکە ئەو ڤاکسینی کە دۆزراوە توانێت لە چەند وڵاتێکدا بەرهەم هێنراون. یەکێک لە وڵاتانە وڵاتی ئەمریکا یاخود ئەڵمانیا و بەریتانیا و رووسیا و وڵاتی چینیش ڤاکسینەکەی دۆزیوەتوانی و بەکاری هێناوە بۆ خۆبەخشان و دواتریش بۆ هاوڵاتیانی خۆی. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆ باز لە بەکارهێنانی ڤاکسینەکە دەکەین، زانین کێنە و کەسانی کە دەتوان ڤاکسینەکە بەکاربێن. ئایا ئەگەر کەسێک توشبووی ڤایرۆسەکە بوو بێت و چاک بێت و دەتوانێت ڤاکسینەکە بەکاربهێنێت بۆ مناڵ یاخود بڵێ بەپی تەمەنەکان، ئایا هەموو تەمەنێک دەتوانێت ڤاکسین بەکاربێنێت یاخود نا. و لە هەمان کاتیشە باز لەوە دەکەین کە دەوترێت لەگەڵ دۆزینەوەی ڤاکسینەکانە خۆپارێزەکان کەم بۆتەوە، کەواتە دەتوانین بڵین کە دۆزینەوەی ڤاکسینەکان هۆکارە بۆ کەمبوونەوەی خۆپارێزیەکان یاخود نا. ئێمەمانێت لەسەرم بابەتە ئەمڕۆ گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی و میوانداری دکتۆر یادگار سەردارمان کردو کە بەڕێزیان پزیشکی دەرمانسازن. دکتۆر یادگار سڵاو لێبێ و بەیانی بەیانیتان باش، بەیانی ئێوە بینەرانی بەڕێزیش باش. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. دکتۆر، مەسەلەی ڤاکسینەکە لە ئێستا لە جیهاندا لە چه قۆناغێکدا؟ هەر یەک لەو وڵاتانی کە ڤاکسینەکانیان بەرهەم هێناوە و بەکاریان هێناوە بۆ دانیشتوانی وڵاتەکانی خۆیان، بەڵام لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کام یەک لەو ڤاکسینانە ئەپرۆڤ کراوە؟ بەڵێ، سەرەتا پێشوی بینە سەر باسی ئەو وڵاتانی کە ڤاکسین بەرهەمێنێ، پێم باشە باسی ئەو ستێپانە بکەین کە با بڵین دروستبوونی ڤاکسینی پیاتێ بەڕێ بە چەند هەنگاوێکە ئەڕوا. یەکەمیان ببوورە هەنێ دەستەواژ با بڵێ هەنێ ئاماژەی ئینگلیزی بەکارێنم. یەکەمیان پێوتێ پری کلینیکال تێستین، واتە ئەم ڤاکسینە پێشەوەی لەسەر مرۆڤ تاقیکرێتەوە، لەسەر ئاژەڵ تاقیکرێتەوە، وەکو بۆ نمونە هەنێ ئاژەڵی وەکو مشک و ئەوانی کە لە تاقیگەیە بەکارێنن. دوای ئەوەی لەو ستێپە تێپەڕی ئەچێتە ناو هەنێ هەنگاوی ترەوە کە پێوترێ فەیسی 1، فەیسی 2، فەیسی 3. لە فەیسی 1 با بڵین فەیسی 1 واتە سەیفتی
تێست ینی ئەم ڤاکسینە پێش ئەوەی لەسەر ژمارەیەکی زۆری خەڵک تاقیکرێتەوە لەسەر ژمارەیەکی کەم تاقی ئەکرێتەوانێ دوای ئەمە کە زانیان سەلامەتە ئەچێتە ناو فەیسی 2 اینجا فەیسی 3 بۆ شێوی هەتا و کاتەی لەلایەن ڕێکخراوەجییانەکانەوە ئەپروفەکرێ ئەوەی خۆشحاڵیە لە سەرەتای دروستبوونی ڤایرۆسی کۆرۆناوە لە وڵاتە زلهێزەکان بەردەوا من خەریکی دروستکردن و دۆزینەوەی ڤاکسینێکی تازن لە ئێستاە ئەنی بە پگۆری فەیسەکان ئەگەر دابشکاریە بکەین بۆ ئەو وڵاتانی کە ڤاکسین خەریکی دروستکردن چل ڤاکسین هەیە لە فەیسی یەکایە واتە لە سەرەتایە نزیکەی حەڤە ڤاکسین هەیە لە فەیسی دوایە چواردە ڤاکسینمان هەیە لە فەیسی سێایە لەگەڵ ئەوەشە تەنها 6 ڤاکسین هەیە کە بە شێوەیەکی با بڵێن سنووردار لە هەنێ وڵات بەکارێنرێت لەناو هەموو ئەمانەشا یەک ڤاکسین هەیە کە ئێستا توانێت بڵێ بە تەواوەتی بەکارێنرێت لە وڵاتانە. بەڵێ کامیانە دکتۆر ئەو ڤاکسینەی کە ئەپروڤکراوە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی؟ بەڵێ خۆی وەکو FDA تا ئێستا هیچ ڤاکسینێک ئەپروڤ نەکراوە بەڵام ئەم دوێنێ ڕێکخراوی ئەمریکی بەڵام دوێنێک کەنەدا بە ڕسمی دانینا بۆ ڤاکسینەی کە لەلایەن شەریکی ڤایزەر و باینتیکەوە دروستکراوە کە کاریگەری ئەو ڤاکسینە لە سایان 95 لەسەر ئەوانی کە بەکاریان هێناوە لەگەڵ ئەم شەریکەیە کە شەریکەی ڤایزەرە لەگەڵ باینتیک شەریکەیەکی تر هێنای مۆدێرنایە هەر ئەمریکیە بەڵام ئەمان هەتا ئێستا تاقییان نەکردوێتەوانێ دوو هەفتەی ترواتە لە 21 دوانزە ئەمانیش بە هەمان شێوەی ئەم ڤاکسینە ئەمریکیەکە بەکاری ئەهێنن ئەوە بوو هەشتی دوانزە ڤاکسینەکەی شەریکەی ڤایزەر و باینتیکیان بەکارهێنا تا ئێستا ئەوەی کە هەبێت با بڵێن وڵاتی کەنەدا بە ڕسمی دانیناوە بەم ڤاکسینەوە بەکارهێنێ بۆ هاوڵاتیانی. دکتۆر هەر یەک لەم ڤاکسینانە شێوازی وەرگرتنەکەی یاخو شێوازی بەکارهێنانەکەی چۆنە؟ هەروکو ڤاکسینەکان کە لە ڕابردووە هەبوو بە یەک جار بەکارهێنان دەتوانێت کاریگەری خۆی هەبێ وەربگیرێ یاخود ئەمان بە چەند قۆناغێکیان بە جارێک و دوان. بەڵێ ئەم ڤاکسینی کە ئێستا با بڵین بەکارێنرێت کە وڵاتی کەنەدا دانی پیانەوە با بڵێن لە دوو جورعە پێگێت جورعی یەکەم ئەویش هەر لە ڕێگەی ماسوولکەوە وەرەگیرێت جورعی یەکەم وەرەگیرێت دوای 3 هەفتەی تر جورعی دووەم وەرەگرێت. بەڵێ باشە هەندێک لە ڤاکسینەکان هەمیشەیە هەندێکیشیان وەکەوەی پەتای وەرزی ساڵانە بێت دووبارە بکرێتە بەکاربێنێتەوە پێتان وایە ئەم ڤاکسینە هەمیشەیە بێت یاخود کاتی بێت؟ ئەوەی ڕاستی بێت هەتا ئێستا هیچ ئەوە نییە بڵێ تەواو ئەم شتانەیەک لای بێتەوە چونکە بەڕاستی جیهان و وڵاتانی زلهێز زۆر پەلیانە لە دۆزینەوەی ئەم ڤاکسینەیە لەبەرەوەی تەماشاکەین هەنێک ڤاکسین هەیە ئەسڵەن نەگەیشتوێتە ئەوەی کە باسم کرد فەیسی سێ بەڵام لە هەنێ وڵاتە بەکارێنە بۆ نە ئیمارات ئێستا یەکێکە لەو وڵاتانەی کە هەر لە بیدایەتەوە ڤاکسینێکی سینی بەکارێنە هی وڵاتی سین کە ڕێژی سەرکەوتنەکەی لە سایە 85 بەڵام ئەمە پێوترێ ئەمەرجنسی ئەپروڤال واتە ئەمە لە ناچاریە دانەنێن بۆ ڤاکسینەوە بەکارێنن بۆ هاوڵاتیانی. باشە شێوازی هەڵگرتنەکانی دکتۆر ئەم هەر یەک لە ڤاکسینەکان شێوازی هەڵگرتنەکانی چۆنە؟ زۆر جار باس لەوە کرێکە ئەڵێن یەکێک لە یەکدوانێکیان لە ڤاکسینەکان پێویستی بە 70 بۆ 80 دەرەجە ژێر پلەی 0% ئەمە بۆ هەرێمی کوردستان گونجاو ئێمە توانین ئەو ڤاکسینانە بەو شێوەیە هەڵگرین تا کاتی بەکارهێنان؟ زۆر ڕاستە بە تایبەتیم ڤاکسینی کە وەک باسمان کرد کە ئەپروف کراوە پێویستی بە ناقص 70 پلەی سلیزی هەیە بۆی کە هەڵگیرێت کە ئەمە خۆی لە خۆیان پێویستی بەوە هەیە کە پێش ئەوەی بهێنرێت ینی ئەگەر شەڵا گەیشتە سەر و کاتی کە هێنرا ئەبێ هەلومەرجێکی لەباری بۆ بڕخسێ بەڵام لە هەمان کاتە ئەو شەریکەی تر کە شەریکەی مۆدێرنای ئەمریکیە ئەو هەمان ڤاکسینی دروست کردووە بە هەمان شێوازی ئیشکردن بەڵام ئەو لە ناقص 20 پلەی سەدیانی ینی شتەکان وای لێ وردەوردە هەتاوەکو منافەسەکە زیاتر بێ لە بینی کۆمپانیەکانە گۆڕانکاری بەسەر ڤاکسینەکانی شاید لە شێوازی هەڵگرتن و لە شێوازی بەکارهێنانە. کام یەک لەو ڤاکسینانە ئەتوانین بڵێن لەگەڵ کوردستانە گونجاو ئەتوانێت هەڵبگیرێت؟ وەکوتم ینی ئێستا ئەتوانێت هەڵبگیرێت ینی ئێستا حالی بۆ 80 تەسەڕەکەم ناتوانێت بزەبێت ینی حتا شێوازی هەڵگرتن نەک هەر با بڵین لێرە بیهێڵیتەوانی لاچێ بتوانانی لێرە شوێنێک بگونجێنی ئەو ڤاکسینی هەڵگرێ بەڵام زۆر جار لە کاتی گواستنەوەیە لە وڵاتێک و بۆ وڵاتێک تر ینی تۆزێک پرۆسەیەکی قورسە بەڕاستێکی بەڵام ینی خۆشبەختانە ئەوەی کە هەیە هەتا ئێستا ینی ڤاکسینی تر هەیە کە ئەتوانرێت لە پلەیەکی کەمترە با بڵین هەڵگیرێ ستۆرێج کرێ بەڵام هەنێ ڤاکسینی تر هەیە ئەڵێ هەتا توانی لە ناو هینی شابێت ینی لە جەوێکی وەکوەوەی کە لای خۆمان مەوجودە توانێت هەڵبگیرێت. بەڵام ئەمە ڕێژەی سەرکەوتنەکەی ئەبێ لە دیاریکراو نییە لە تەواوی دنیا بێجگە لەم 6 وڵاتی کە بەڕێزت باسی کرد ئەپروف کراوە یاخود ئەپروف نا ئەوەی کە گەیشتێتەوەی بەرهەمیان هێناوە تەنهایەکیان ئەپروف کراوە چەند وڵاتی تر لە ئامادەکاریە یاخود لە ئامادە باشیە بۆی کە
ڤاکسینی تازە بەرهەمبێنێ. بەڵێ ئەوەی کە هەیە لە ئێستا زۆربەی وڵاتە زلهێزەکان بەڕاستی خەریکن، یانی ئێستا وڵاتێکی وەکو رووسیا لە ئێستا دوو ڤاکسینی هەیە، ینی وەکو کە ڤاکسین وڵاتی ئەڵمانیا، وڵاتی فەڕەنسا، لە هەمان کاتە هەنی وڵاتی وەکو هندستان و حتا وڵاتانی وەکو تایلەندی ژیانی ئەمانش هەمویان بەردەوامن بزەبن لە هەوڵی ئەویان کە ڤاکسینە بدۆزنەوە، چونکە بەڕاستی ئێستا بابەتی کۆرۆنا بووەتە بابەتێکی جیانی و وڵاتان ئەیانوێ خۆیان بسەلمێنن لەم مەجالەیە لە مەجای ئەوەی کە کامیان زوو چارەسەرێ بدۆزێتەوە. ئەوە ینی تۆ سیرەکەی ڤاکسینێکی ئەمریکی لە وڵاتی بەریتانیا بەکارهێنرێت بەو شێوەیە ینی وڵاتان بەردەوام لە منافەسەیان لە بینی خۆیانە بۆی بتەوڵ بن کامیان ڤاکسینەکە زوو بخاتە بازاڕ. لە چ تەمەنێکەوە دکتۆرە توانێت ڤاکسینەکەی بۆ بەکاربهێنرێت؟ ناڵەتوانێت بۆی بەکاربهێنرێت؟ بەڵێ ئەوەی کە هەیە ئێستا ینی کە با بڵین دراست کراوە تقریبان لەسەر نزیکی 40,000 زیاتر کەس تاقی کراوەتەوە، مناڵیشی تیا بوو، گەورەشی تیا بوو، پیری تیا بوو، حتا ئەو کەسانی کە نەخۆشی درێژخان و قەڵە و ئەوانشیان لەخۆ گرتوانی لەناو ئەو هینەیە. بەڵام وەکو وتم شتەکە زۆر بە کتوپڕی خراوەتە ئەوەی بواری جێبەجێکردنەوە، چونکە ئەگەر دیقەت بین ئەم ئەوەی شەریکی ڤایزەر و باینتیک لە مانگی یەکی با بڵین 2020 وانی خەریکن، ینی ماوەیەکی ئەوەنە درێژیم پێ نەچووە بۆی کە بە هەموو ئەو پرۆسانیات تێپەڕن ئەبێ چاوەڕێکری هەتاکو و کاتەی زانیاری زیاتر بزەبت پێویستی بەکاتە. باشە دکتۆر لەگەڵ بەکارهێنانی ڤاکسینەکەیە کاریگەریەکەی چۆن دەرەکەوێت؟ ئایا کاریگەریەکەی ڕاستەخۆیە ئەمڕۆ بەکاری بێنی بەیانی کاریگەریەکەی دەرەکەوێت کەیتر خۆپارێزی نەکەیت و ماسک نەبەستیت یاخود کاریگەریەکەی لە دوای ماوەیەک ڕەنگە هەنێ جار بگاتە مانگێک، ئەمە دروستە؟ ئەزین چۆنە خۆی ئەم ڤاکسینی کە ئێستا دۆزراوەتەوە کوتم لە 2 دۆز پێگێت، ینی ئەوە نییە بڵێ من دۆزێک لە خۆمە ترەچمە ناو ئەو حاڵەتەوانێ. خۆی مهمی ڤاکسین ئەوەیە کە تۆ لەش ڕائەهێنیت بۆی بەرگری پیاکە بەرامبەر بە نەخۆشیەکە. لە هەنگاوی یەکەما تۆ لەش ڕاهێنی بەوەی چارەسەر نییە بزە بە خۆپارێزیە ڕێگریکردنە لە توشبوون بە خۆپارێزیە. بڵێ باشە دکتۆر ئەم ڤاکسینە ئەگەر کەسێکی توشبووی ڤایرۆسەکان چاک بوو بێتەوە ئەتوانێت بەکاری بێنێ یاخود لەشی بەرگریەکەی پیا کرد و پێویستی بۆ ڤاکسینە نییە؟ خۆی کە لەش بەرگری پیاکە هەمان ئەیشی و ڤاکسینە ئەکات، ینی کە تۆ لەشی ئینسان خۆی گەورەوە دروستی کردووە کە ئەو مەناعەیە پیاکەی بەرامبەر و نەخۆشیە ئتر پێویست ناکە ینی ئەو نەخۆشە، بەڵام لەوە ئەچێت ئەگەر بێت و ڕێژەیەکی زۆری بەرهەم بێنرێت هەموو کەسێک بتوانێت بەکاری بێنێت. بەڵام ئەوەش هەیە کە دەوترێت ئەو کەسانی کە توشبووی ڤایرۆسەکەن و چاکە بنوانێ بەرگریەکەیان هەنێک کەسە لە 3 مانگ 6 مانگ ئیتر تا ساڵ ئەڕوا ئەی لە دوای ئەوە بزەب ئەخناڵم ینی ئەو کاتە ئەتوانرێت بزەبت پێ بەکاری بێنرێت بۆی کە هین بێت، چونکە وردە ئەم ڤاکسینە کە بڵاوە بێتوانێ وەکو ڤاکسینەکانی تری لێ و نەخۆشیەکەش ئاساییە بێتەوە، وای لێت لە ناو تاکانە کەمە بێتەوانێ بۆ شێوەی ئێستا بەردەوام نابێت. بەڵێ ئەو کەسانی کە توشبووی ڤایرۆسەکەن ینی لەو حاڵەتە هەڵگری ڤایرۆسەکەن و توشبوون ئەتوانن ئەوان بۆیان بەکاربهێنرێن؟ ئەگەر بۆیان بەکاربهێنرێ هیچ گرفتێک دروست دەکات؟ نام تا ئێستا شتەکان بوو بۆ ئاڕاستەیە نەڕۆیشتووە کە بتوانرێت ئایا لەسەر چی تاقی کرێتەوانێ، بەڵام کە لەش با بڵێن ئەبێت و هەوڵی ئێمە بەرگری لەش زیاد بکەین بەرامبەر و ڤایرۆسە، بۆیە بەکارهێنانی ڤاکسین بۆ بزیادکردنی بەرگری ینی بەو شێوەیە بەکاربێنرێت لەو بڕوایم ڕزڵتێکی باشی. باشە دکتۆر گرنگترین خاڵ لە بەکارهێنانی ڤاکسین یاخود دۆزینەوەی ڤاکسینە ئەوەیە کە هیچ کاریگەریەکی نەرێنی نەبێت لەسەر ئەو کەسێک کە بەکارهێنێ. ئەم ڤاکسینە ئەگەری هەیە هیچ کاریگەریەکی نەرێنی هەبێ یاخود ئەوەش هێشتا دەرنەکەوت؟ ئەوەش خۆی ناڵم شتەکە زۆر تازێ، بەڵام ئەوەی کە تا ئێستا دەرکەوت بێت لەسەر و ڤاکسینە وەکو هەموو ڤاکسینەکانی تر ئەوانەی کە تاقییان کردوێتەوە ینی با بڵین لەسەریان وەریان گرتووە ئەو ڤاکسینە دەرکەوتووە کە تووشی سەر ئێشەیەکە بێ جاری وا هەیە هەست بە بێهێزبوونیەکە شەکەت بوونێک لە لەشیاتی کە ئەمە بڵێ لە ئەمە لە هەموو ڤاکسینەکانی ترا هەیە ینی ئەو حاڵەتانە ئەوەی هەتا ئێستا لەسەرم ڤاکسینە هەبێت و کە باس کرابێ وەکوی کە تووشی چی ئەبێت دوای ئەوەی نەخۆشەکە بەکارین تەنها ئەوانەیە کە لە هەموو ڤاکسینی ترا لە ڕووی ماکەکانیوانێ هیچ لێکەوتە یاخود هیچ ماکێکی هەمیشەی هەیە خۆدەوە شێشتا زۆر تازەیە بابەتەکە، چونکە ئێماگەر دیقەتی هەواڵەکان بین 12 بەکارهێنراوە ینی ئەمڕۆ بەڵێ ئەمڕۆ 12 دوو ڕۆژە بەکارهێنراوە بوو کە ئافرەتێک لە بەریتانیا 90 ساڵ بوو بەکاری هێنا، ینی شتەکان ئەوەنە تازن ئەبێت چاوەڕێکرێ هەتاوەکوی کە بەڵێ ئەنجامەکەی دەرەکەوێ بزانین ئایا لە بەکارهێنانیە لە ماوەی ساڵێکی ترا چی ڕۆئات، چونکە یەک شت هەیە لە دەرمانە بەڕاستی هەنێجار هەیە دەرمانانە دوای بەکارهێنان تەماشاکەی دوای 5 ساڵ دەرەکەوێت کە ئاڕازێکی هەیە بەڵێ ینی چونکە مەبەستم ینی چونکە ڤاکسینیش هەر وەکو هەموو دەرمانێکی تروایە
لەواچێت لێکەوتی تری هەبێ شتی تری هەبێ کە ئەمە لە دوایتر بەکارهێنان و توێژینەوەی زیاترە ئەتوانرێ ئەو شتانە دەست بێت. دکتۆر لەسەر توشبوونی ڤایرۆسەکە و پیاکردنی بەرگری باس دەواکرێت کە ئەگەر کەسێک توشبووی ڤایرۆسەکە بە ئاسانی یاخود نەخۆشیەکەی تێپەڕان بێ ئەوە بەرگریەکەی کەمە و بە پێچوانە شوانێ ئەگەر بە قورسی تووشی ڤایرۆسەکە بوو بێت و ناڕەحەتی کردبێت ئەوە بەرگری یاخود بڵێ پەیداکردنی بەرگریەکەی زۆرە ئەمان تا چەند درستە؟ وەڵڵاهی ئەوە ئەتوانرێت لەو کەسانە پرسێک کە لە مەجای بەڕاستی چووکە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا زیاتر لە با بڵێن جەماعەتی ئەوانی کە لە تاقیگەیە ئەوان زۆرتر ئەو فەحسانە ئەکەن کە دەرەکەوێت کێ بەرگریەکەی زۆرە و کێ بەرگریەکەی کەمە بەڵام گرنگەوەی تو ئەو بەرگری لە شتا دروست بوو بێت بۆ ڤایرۆسە کە ئەوەی مهمە ئەوەیە کە ئەو بەرگری دروست بێ ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێت بۆی کە لەش بتوانێت جارێکی تر ئەگەر ئەو ڤایرۆسی بینیەوە بەرگری بەرامبەری بکات. بەڵێ لە ڕووی بەکارهێنانی ڤاکسینەکەوانێ بۆ ئەو کەسانی کە بۆ نمونە نەخۆشی درێژخایەنیان هەیە و دەرمان بەکارهێن بە بەردەوامی ئەمە هیچ کاریگەریەکی هەیە خودت ئەمەش دیسانەوە لەبەرەی کە تازەی بابەتەکە هێشتا دەرنەکەوت. خۆی ئەگەر دیقەت بە یەکەم کەس کە بەکارهێنا لە بورتانی ئافرەتێکی 90 ساڵ بوو ینی بە تەمەنێکی زۆر بوو کە ئەوە خۆی لە خۆی ئەتوانێت بڵین بۆ هەموو تەمەن بۆ حتا لە توێژینەوەکی کە ئەو ڤاکسینیان با بڵین بەرهەمهێناوە هەموو جۆرە شتێکی هەموو جۆرە کەس نەخۆشێکی تا بۆ بە مناڵ بە پیر بەوانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بەوانی کە قەڵەون هەموو ئەوانیان بەکارهێن ینی لەسەر هەموو ئەوانە بەکارهێنرا و هەتا ئێستا شتێکی وان نییە بڵێ لە فلان کەسە ناتوانرێ بەکاربێنرێیان لە فلان نەخۆشیان ناتوانێت بەکاربێنرێت. بۆ هەستیاری شەر بە هەمان شێوە کەسانی کە هەستیاریان هەیە دەتوانن بەکاری بێنن یاخود بەڵێ ینی شتەکان ناڵێن بە جۆری کەسەکان کاتێک کە تۆی توێژینەوەیەکەکەی ئەوان بیر لە هەموو با بڵێن هەموو نقطەکانی کەسەکەکەنەوە نەخۆشەکە ئەم کەسە بۆ نە خەڵکی ئاسیایە خەڵکی ئەفریقایە باڵێن خەڵکی وڵاتێکی ترە هەموو ئەم کەسانە لە ناو توێژینەوەکە با بڵین کۆەکەنەوانێ نەخۆشی درێژخایانی هەیە مناڵە گەنجە بۆی بتوانن لە ئاخیرا توێژینەوەیەکی گشتگیر بیان بەوەی کە ئەنجامەکەی گشتگیر بێ بۆ هەموو لایە. بەڵێ دکتۆر بۆ ئەو وڵاتانەی کە هێشتا ڤاکسینەکان نەگەیشتوێتێ بۆ نمونە عێراق و هەرێمی کوردستان ئەو چارەسەرانی کە تا ئێستا ئەگەر بەرەو پێشچوونی بەخۆی بینی بێ بۆ ڤایرۆسی کۆرۆنا بەکارهێنرێت چی و چی هەر ئەوەی ڕاستی بێ با بڵین لە هەر لە بیدایەتەوانی هەرن شت بەکارێنراوەکو ڤیتامینەکان بەڵام وەکوی کە بڵێ چارەسەرەکان گۆڕانکاری بەسەرا هاتبێ هەتا سەر و چارەسەرانە بەکارێنرێت کە خۆشبەختانە سلێمانی وەکو بەڕێستان ئاگاتان لێبوو یەکەم شار بوو کە پلازمای بەکارهێناکەوە ژیانی ژمارەی زۆری ڕزگار کرد و زۆر ئازاری زۆر کەسی کەم کردوانێ بەڵام هەتا ئێستا هەر ئەوە بەکارێنرێت خۆی ئەوەی دڵخۆشی ئەم ڤاکسینە کە هەواڵەکە گەیشتووە بەو شێوەیە کە ئەتر ئەگەیتە ئەو کۆتایی کە تۆ بتانی ڤاکسینەکە ئەم ڤایرۆسە لە ناوبەری بەم ڤاکسینە ئەوەی ئێستا هەتا ئێستا هەبووە تەنها چارەسەرکردنیکی ئەو کاریگەریانە بۆ کە بۆ بنی ڤایرۆسەکەەوە توش بوو ینی تەماشاکەی هەنێ عیلاج بەکارهێنراوە بۆەوەی کە ئەو نەخۆشە خوێنی خەز نەبێت یان بۆ هەنێ جار ئێمە ئەنتیبایۆتیک بەکارهێنراوە بۆ نەخۆشەکان بەڵێ بەڵێ ئێستاش لە ئازال ئەوانە بەکارهێنرێت و هەر بە هەمان ئەو شێوازە گۆڕانکاریەک بەسەر چارەسەرەکانە نەهاتوە خو نوێترین زانیاری لەسەر شێوازەکانی چارەسەر ئێستا هەر بەو شێوەیە بەردەوام بوو ینی ئەوانی کە ئێمە ئاگامان لێتی نەخۆشەکان زۆر بیان هەنێ ئازار شکێنیان بۆ نووسێ بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان بۆ تاکان بۆەوەی تووشی با بڵین ئیلتیاباتی سنە بێت بۆ کەمکردنەوەی ئیلتیاباتەکەیەتی و ینی تا ئێستا هەر ئەو علاجانە بەکارێنرێت. بەڵێ دکتۆر زۆرترین ئەو پرسیارەی کە بەردەوام دووبارە بێتوانێت هەتا ئێستا ئەوەیە کە ئەگەر کەسێک توشبوو بێت و چاک و بێتوانێت ئەگەری هەیە بۆ جاری دووەم بیگرێتەوە یاخودنا خۆی ئەگەرەکەی زۆ کەمە هەتا ئێساش ئەوەی کە هەبێت ڕێژیکی زۆ کەمە کە ئەڵین هەر با بڵین پێویست ناگە باز کرێت وازان زۆ عەدەدەکەی کەمە کە تا ئێستا ئەوە توش بوونەتەوە تا ئێستا شتێکی وانە بڵێ یەکێک گرتی بێت و جارێکتریش بیگرێتەوە بەڵام هەیە بۆ نەکە ئەیگرێ ماوەیەکی زۆر دوور و درێژ بەردەوامە بێ پێوەی ئەو حاڵەتە هەیە. لە ماوەی ڕابردوو تا خانمێک پێم وابێوتیان 112 ڕۆژ کۆرۆنای پێوە بوو ئەمان هۆکارەکەی تەنها کۆرۆناکە بوو یان نەخۆشی تریشی لەگەڵا بوو هۆکار بوو بۆ ئەوە وڵی ئەوەی ڕاستی بێ وەکو ئەو کەیسە نازان بزەبت هین چۆن بوو بەڵام ئەوەی کە ماوەیەکەیسەکەنیە بەسمەوەی 12 ڕۆژ ڤایرۆسەکە لە لەشی ئەمێنێتەوە بزەبت ئەو کەیسانە هەبووە لە وڵاتانی تریش هەبوو. بڵێ باشە دکتۆر لەگەڵەوەی کە باسمان لە
دۆزینەوەی ڤاکسینەکە کرد تا چەند گرنگە هاوڵاتیان یاخود بەگشتی لە دنیادا لەگەڵ بەکارهێنانی ڤاکسینەکە خۆپارێزەکەش ئەنجام بدرێت. بەڵێ خۆی ئێستا کە ڤیددیوەکە پیشان ناگە دیقەت بەی ماسکیانە بەست هەتا ئێستا با بڵێن ڕێکخراوی تەندروستی جیهانی تاکە چارەسەرێک تاکە خۆپارێزیەک بۆ ئەم بارودۆخی ئێستای کۆرۆنا ماسکە بەکارهێنانی ماسک و خۆپارێزیەکانە کە ئەوە بە بڕوای ینی هەموو لە ئێستا لە هەموو دنیاە تاکە چارەسەرێکە کاتوانێت بەکاربێنرێ چونکە هەمووان ئەزانن یانی ئەم ڤاکسینەوە بە ئاسانی ناگاتە دەستی هەموو کەسێک بۆیە هاوڵاتیان پێویستە پێش ئەوەی بیر لەوە بکەنەوە کە ڤاکسینێک هاتووە خۆپارێزی بکەنە با بڵێن بکەنە شتێکە لە پێش هەموو شتێکەوە بەڵێ بزەوەکو چارەسەر لە ئێستا کە ڤاکسین لە کوردستان توانین بڵێنەوە ڤاکسینەکە هینە زانی چۆنە چونخاریەک شتی شەبوو بیدایەت کە کۆرۆنا هاو بەڕێز ئاگاو لێ بوو ینی ئەزمێکی زۆری ماسک دروست بوو لە بازارەکانە ینی من لەو بڕواە مەگەم ڤاکسینێش بێ هەمان شت دروستە بێتەوە بەڵام ئەوەی ئێستا خۆشبەختانە لە ناو بازارەکان هەموو پێداویستێکی پزیشکی هەیە لە ماسک لە دەستکێش هاوڵاتیان دەتوانن بەکاری بێنن و دوورکەونەوە لە شوێنی قەرەباڵ لەو شوێنانی کە گومانی تیاکرێت بەڕاستی کە ماسکە دکتۆر کە تا ئێستا ڕەنگە بڵێم دوو دڵێک لە هاوڵاتیان دروست بووە هەندێک کەس ئەڵێ ئەو کەسانی کە توشببووی ڤایرۆسەکەن وا پێویستەکە کە ماسکەکە ببەستن بەوەی کە بڵاو نەبێتەوە هەندێک کەس ئەڵێ ئەوانەی کە توشببوون و ئەوانش کە توش نەبوون پێویستە ببەستن بەوەی کە نەبنە هەڵگر کامیان دروستە ئەوەی دروستە کە هەردوو لا ماسک بەستێ بەزەوە لە بەروی تۆ یعنی ئێستا خەڵک هەیە بەداخەوە سیرەکەی لە خۆ من تازە گرتومە ماسک نابستم یان سیرەکەی جارە چاک نەبووتەوە ماسک نابستێ بۆ هەردوو لا پێویستە ببەستێت چونکە هەتا هەردوو لا بیبەستن ڕێژەی توشبوون و گواستنەوەی ڤایرۆسە زۆر کەمە بێتەوە ئەگەر هەیە بەم نزیکانە بگاتە عێراق و هەرێمی کوردستان بڕوا ناکەم چونکە هەتا ئێستا زۆر هین نەکراوە با بڵێن تەواو ئەپروڤ نەکراوە کە ئەم ڤاکسینەکەی ئەگات و کەی ناگات ئەگەر بگاتە عێراق لە ڕێگەی عێراقەوانە ئەگاتە یاخڵی ناوەندی بەغداد ئەگاتە هەرێمی کوردستان یاخۆ ڕاستەوخۆ خۆمان وەریەک لە ڕێگەی بەخاوە بڵێ بێت بەو شێوەیە بێت میکانیزمەکە وایە دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان لە کۆتاییە هیچ شتێک ماوەکە باسمان نەکرد بێ بە گرنگی بزانی باسیکەیت نەوەڵا زۆر سپاس بۆی زۆر سپاس بۆ بەرنامەکەتان هیواداری هەموو لای سەلامەت بوون و ئێمەش بە هیواین دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان زۆر سپاس مادوما کردی سپاس بۆ سەرجەم لەوتە و زانیاری و ڕێنمایەکانە زۆر سپاس بۆ دکتۆر یادگار سەردار کە بە ڕێزیان پزیشکی دەرماسازن و بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون وەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و لە تەوەری سێمی پرۆگرامەکە لەگەڵتان بەرداوە بین.
بەڵێ خۆشەویستان لە کۆتاتۆری پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردنەبێت لەسەر گەشت و گوزار و بە تایبەت باز لە گەشتی زستانە دەکەین بێگومان ساڵانە مانگانە ڕۆژانە دەبینی کە ژمارەیەکی بەرچاوی خوژمارەیەکی زۆر لە گەشتیان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بەڵام ئەوەی کە لە داتاکان ئاخراوەتە ڕوو ئەوەی کە بەرچاو هەستی پێدەگرێت زیاتر گەشتەکان لە وەرزی بەهار و هاویندایە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە بۆچی لە وەرزی زستاندا گەشتیار کەمتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن هۆکارەکەی چییە؟ ئایا گەشتیاران خۆیان ئارەزوی ئەوە دەکەن کە لە وەرزی بەهار و هاویندا زیاتر گەشت بکەن یان ئەوەیە کە کەم تەرخەمیەک هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوانێت کە گرنگی بە ناوچە گەشتیارەکان نەداوە لە وەرزی زستاندا یاخود ناوچەی گەشتیاریمان نییە لە وەرزی زستاندا هۆکاری ئەمانە بۆچی دەگەڕێتەوە پێویستە یاخود پلانەکان بۆەوەی کە گرنگی بە ناوچە گەشتیارەکان یاخود ناوچە گەشتیارەکانی وەرزی زستان بدرێت کەواتە چی بکرێت بۆ ئەوەی کە گەشتیار لە وەرزی زستاندا ڕابکێشێ بۆ هەرێمی کوردستان و ببێتە داهاتێک بۆ هەرێمی کوردستان. ئێمە ئەمانەوەی بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین لەسەر گەشت و گوزار و لەسەر گەشتی زستانە بە تایبەتی بۆ مەبەستە میوانداری عەتا ئەنوەرمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی کۆمپانیا و نووسینگە گەشتیاریەکانی سلێمانی کاک عەتا سڵاو لێبێ و بەیانیت باش. بەیانی باش سپاستان دەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. کاک عەتا کەرتی گەشتیاری لە ئێستەیە بە شێوەیەکی گشتی چۆنەوە بە تایبەت لەم دۆخی ئێستا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە وردە ورداوا لە دەچینە وەرزی زستانەوانی و چوونێتە وەرزی سەرماوە ڕێژەی گەشتیار یاخود گەشتیاری زستانە چۆنە؟ بەڵێ سپاس بۆ پەرێستان بۆ بژاندنی ئەم بابەتە هەرێمەکەی ئێمە ژۆک وڵاتانی کە بێ بەدەر نەبووە لە تەسیراتی کۆرۆنا لەسەری بە تایبەتی لە مانگی 2020ەوە کە ئێمە هەموو چالاکیەکانمان ڕاگرت بە فەرمی و لە 14 هەموو گەشتەکان کە ئاهاتە هەرێمی کوردستان بە هەردوو فڕۆکەخانی سلێمانی هەولێرەوە کە ڕاگیرە ئەمانە وای لێکرد کە گەشتیاران و هاتنی گەشتیاران بۆ کوردستان لە ساڵی 2020 ئەگەر مقارنە بکەین بە پار ڕێژەکەی سفرە. بەڵام خۆشبەختانە لە مانگی هەشتەوە لە بەتایبەتی لە دوای جێژنی قوربانەوە هەندێک گەشتیاری تڕوان کردەوە شاری سلێمانی لە ناوەڕاست و باشووری عێراق بەڵام لە وڵاتانی دراوسیەوە هەر ڕێژەکەی هەروەکو خۆیەتی و هیچ گۆڕانکاریی بەسەر نهاتووەتە زیاد نەکردەوە. بەڵێ زۆر کەمە ئەگەر بەراورد بکەین بە ساڵی پار زۆر کەمەوەکو وایە هەر هیچ نهاتی بێ چه ساڵی پار خۆتان نەزانن کە شاری سلێمانی لە 2009دا یەکەم بۆ لەسەر ئاستی هەرێم بە لە هاتنی گەشتیاران بۆ شاری سلێمانی بەڵام لە ساڵی 2020 هیچ بژانەوەیەکمان پێوە نەبینی بە بۆنەی نەخۆشی کۆرۆناوە کە تەسیری هەبوو لەسەر هەموو کەرتەکان و کەرتی گەشت و گوزاریش بە تایبەتی زەرمەندەی زۆر هەیە بەدەست کۆرۆناوە لەبەرەوە ئامارەکە زۆر بە باش نبینن. بەڵێ ئەمە بە شێوەیەکی گشتی بوو لەسەر گەشتیاری و گەشت و گوزار ئەی بۆ گەشتی زستانە ئەمەیان داتاکان چیمان پێڵن بۆ گەشتی زستانە ئاتەن ئێمە ساڵانی ڕابردووش و ئەم ساڵی شەشتا سەرەتای جارێ ئیم ساڵ سەرەتایە بەڵام ئێمە هەر لە ژێرباری ئەو بڕیارەدان کە لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کە ناتوانین زۆر هیچ تێ بکەین ناتوانین زۆر کۆبوونەوە دروستکەین ئەمانە خۆی دەبێتە هۆی ئەوەی دیسان و ئایا ئەم ڕێژەیە بەرز دەبێتەوە یانە ئەوە تایبەتە بەو لایەنە نەخۆیان بەڵام ساڵانە ئێمە هەر لە مانگی 12 ئامادەکاری خۆمانە کرد بە دانانی پرۆگرام بە دانانی ئەو پاکی جوانەی کە مانزانیا کە زۆر سوودی هەیە بۆ دراوسەکانمانە بۆ تورکیا بۆ ئێران بۆ ناوەڕاست و باشووری عێراقەتیا ئەمان توانی ساڵانە چەندەها گەشتیار کۆ بکەینەوە لە وڵاتی ئێرانەوە لە تورکیاوە لە ناوەڕاست و باشوور بەڵام این ساڵ ئەومان نیە پێش مانگێک ئێمە خۆشبەختانە لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستەی تازە ئەمەرخان دانیشتین ئەویش دەختی لەسەر ئەوە کردو کە بتوانین وەکو پار و پێرار گەشتی سستانە پەرەی پێ بدەین کە عادەتەن لە نهایەتی مانگی 12 و بۆ مانگی 1 و 2 دەست پێ ئەکا کە گەشتی بەفرینەیە ئەسکیە کە لە چای کۆڕەک و لە چای پێنجۆن هەیە هەوڵی بۆ ئەدەین و بەڕێزیشی وتی من کاری تاواتی بۆ ئەەکەم بەشکو بتوانین ئەمە بخینەوە گەڕ و چەند گەشتیارێکی کەش ببوونی ئەوانەوە ڕووکاتە چیاکانی پێنجۆن و کۆڕک. بەڵێ ئەو بوو کە ساڵی پاریا خود لە ساڵانی ڕابردوودا بە فستیڤاڵی هەفتەی سپی ناو دەبرێت بەڵێ باشە کەوایە کاک ئاتا هۆکار چییە کە گەشتیاری زستانەمان کەمە ئێمە لە هەرێمی کوردستانە بۆچی ئێمە گەشتیارمان کەمە ئایا گەشتیارەکان خۆیان ئارەزویەوەکەن کە لە وەرزەکانی ترا گەشت بکەن یاخود کەم تەرخەمیەک هەیە لە ناوچە گەشتیاری زستانەکانە ئاتەن ئەو گەشتیارانە کێتە لای ئەمە زیاتر ئێمە لە سایە هەشتا بوونەوە ئاعتیمادی ئێمە لەسەر ناوەڕاست و باشووری عێراق لەو کاتانێک کە گەشتیار کەم بێت بە دەرەجە ئێزاسی پەیوەندی هەبێ بە خوێندن و مەکتەبەوە کە هەیە و داوامەکانیان دووش لایەنی دووەم کە زۆر پەنجەی دیارەتی حکومەت زۆر ئەو ئاوڕێی ناوەتەوە لەم کەرتە
بە تایبەتی کردی گەشت و گوزار نە لە هاویندا و نە لە زستانیشدا چکە ئێمە حکومتمان هەیە وەزارەتی پلانمان هەیە بەگشتی بەڵێ وەزارەتی پلانەوانمان هەیە وەزارەتی ڕێگاوبارمان هەیە وەزارەتە خزمەت گوزارەکە ئەمانە هەمووی لە تاواوکەری یەک بوون بۆی بتوانێت کە ساعی حەیان گەشتیارێکە بێتە منتیقەکەی ئێمەیان کە دەچێتە چای کۆرەیان دێتە چای پێنجوێن نەترسی هەبێ نەیشێ خۆشی و لەزەت ببینێت لەو گەشتێکەیەت بۆ یەکات کاتە باری ئەمنیش کاریگەری زۆرە لەسەر لایەنی گەشتیاری باری ئەمنی شوێنی ئێمە لەخوا بەزیابێ زۆر ئەمن و ئاسایشە یعنی لەوەیە کێشەمان نییە بەڵام ئێمە ئەو لایەنانی کە پێی دەڵێن لایەنی ڕێگاوبانە لایەنی خزمەت گوزارەکانە لایەنی هەرچی شتێکە کە پەیوەندی بە خزمەت گوزاری گەشت و گوزار بێت جاهل لە گەشت و گوزار بێت لە لایەنی تەندروستی بێت لایەنی ڕێگاوبان بێت لایەنی پلاندان ژێرخانی گەشتیاری هەمووی باشە لە هەرێمی کوردستان یاخود خراپە تا ئەم ساتە وەختە نەخێر وەکو خۆشتان دەبینن لە راپۆرتەکانە هیچ براوێک هیچ هۆکارێک نییە کە بێوێ گەشت و گوزار پەرەی پێبا لە کوردستاندا چکە ئێمە شوێنی زۆر باشمانەیە شوێنی زۆر خۆشمانەیە لە کوردستان هەر لە پێنجۆن و ئەیگری تا ئەگاتە زاخۆ دووە کۆمانە شوێنی واوامانێت تا ئێستا لەوچێ نەمادی بێ کەسیشمان لە بیرمانەوێ بەڵام شوێنی زۆر جوامانەیە زۆر شوێنی دڵگیرمان هەیە تا ئێستا حکومە شتێکی وای بۆ نەکردووە کە گەشتیار بە تایبەتی بڵێ کاکەوە چم بۆ ئەوە باشە کاک ئەتا ئێمە هەر ئەڵێن حکومت باشە کەرتی تایبەت ناتوانێت ئەم فەراخە پڕکاتەوە یاخودەوە تا حکومت ناڵێ کەرتی تایبەت من وەکو کارتەکەی خۆمەڵێ وەکو کەرتی گەشت و گوزار هەرچی کۆمپانیا و نووسنگە و بریکارە گەشتیارەکانە کە ئێمە نوێنەراتیەکەن بە تایبەتی شایستەمان دایمە لەگەڵ قەرارەکان و بڕیارەکانی حکومەتدا بوو وەر کارێک گەر حکومەت سەپاندبێتی بەسەریا بە تەواوەتی هاوکاری حکومەت بۆ و ئێمە هاوکاریی باشێ لە بینی ئێمە و بەڕێبەراتی گەشت و گوزاری سلێمانی بەڵام وەکو خۆتان دەزانن چەقی دەرچوونی بڕیارەکان لە سلێمانی نییە هەمووی لە هەولێرەوە بڕیارانە ئەیرێ ئەگەر ئێمە لێەوە بڕیاری ئەوە بیرێت چەندەها پرۆژەی گەشتیاری بیرێ بۆ کۆمپانیانەی کە پسپۆرن لە هێنانی گەشتیاریان لە هێنانی گەشتیاری دەرەکی بۆ کوردستان لەوە تەسەورەکەم کە نەتیجەیەکی باشتری هەبێت ئەی لە ساڵی 2013 پێشینەی گەشتیاری هەبوو ئەمەیان چۆن بوو یان تا چەند کاریگەری هەبوو تا چەند توانرا پرۆژەی باشی تیا ئەنجام بدرێت هەرچەند 2014 داعش هات و بابەتەکەی تێکیا بەڵام لە ماوەی ئەو ساڵەتدا هیچ کرا هیچ پرۆژێک ئەنجام درا ئەگەر بەزەقیش نەکرابێت لەوە چ لە چەند شوێنێکی تایبەت کرابێت کە لەوە چێ شوێنەکە ئێمە سلێمانی ئەمانەکە تۆزێ مەحروم بێ لەوانە خۆشت دەبینی ئەیساژەشتیتە ئەحماوە و بەعزە شوێنێ بە تەواوەتی پرۆژەکان بە تەواوەتی شتەکان سەری نەکردو لەوە چەندەها شوێن وەریگرتووە کە تایبەتێک ئیشی ئەو کۆمپانیا تایبەت نییە بە گەشت و گوزارەوە وەریگرتووە پرۆژەکانی بەجێ هێشتوە لێ و ئەمانە بەچای خۆتان و دیارە کە زۆربەی شوێنەکان ئەچن دولەڕی بەرەسەن تەنانەت دەبلیسیەکی بە تەواوەتی تیانە دەبلیسیە نیە جیاکاتە ئەوە بۆ ئافرەتان بیان بۆ پیاوان بێت و ئای بۆڕانێکیشەوە ینی ئەمانە هەمووی ئەگەر بەپێی ئەو پلانە بێکە حکومت بیاوێ باوەڕە هەبێ گەشت و گوزار زۆر لە کەرتی کە باشترە ئەگەر حکومت بیاوێ ئاوڕێ دێباتەوە هەموو ئەمانە ئەرکی حکومەتە هەموو ئەمانە ئەرکی حکومەتە و هاوکاریکردنی ئێمەشی پێویستە کەرتی تایبەت بەڵام تا ئیسا نەکەوتۆتە دەستی ئێمە تا بتوانین هەبێ لە نێوان کەرتی تایبەت دایمە هەبووە ئێمە دایمە لە هەموو پرۆژەیەکە لەگەڵ حکومەتە یەکابووین دایمە بە تیمە ئیشمان کردو لە سلێمانی بەڵام وەکو ئەرزم کردی زۆربەی دەرچوونی ئەو قەرارانە لە سلێمانی و نییە تا بتوانانی تۆ چمکی شوێنێ بگریت و بڵێ ئەمە کەرتی تایبەت بە تایبەتی با ئەم کۆمەڵەیە بیکا با تایبەتی ئەو فلانە کۆمپانیا فیسارە کۆمپانیا بیکە چێ خۆشش دەزانی زۆربەی پرۆژە گەشتیارە گەورانەکان دەرەچێ ئەکەوێتە دەستی سەرمایەدارەکانەوە ناکەوێتە ئەوەی کە لە سلێمانی بەڕێستان وتان مەحروم بووە ئەی پارێزگاکانی تر ئەوە لەسەر ئاسی پارێزگاکانی تر چۆنە ئێمە هەر لە ڕۆی ئەخبارەکان و لە ڕێی هەواڵەکانەوە دەبین چەنەها جار من پار پێرار بەڕێز وەزیری ئەو کاتەمە بینی نەورۆزخان سەردانی بێخاڵیە کرد گەلی علی بەگیەکە زۆر شوێنیە کرد شوێنی دوورتر ئەمانە کە دایمە چاوی لەسەر ئەو شوێنانە بوو من بەوە ناڵم کە فەرقەکە چۆ کوردستان هەموو یەکێکە مثال من بەیانی حەزەکەم بچم بۆ بێخاڵ یان بەڕێزێکی خواخوا مالیەژەوە ببینین چەندێکە ئێحتیمامی بۆ شوێنانە دراوش ئێحتیما بە شوێنەکانی ئێمە نەدرا لە سلێمانی و چواردەوری سلێمانی کەواتە زۆرترین ڕێژەی گەشتیارکەوکو بە ڕێزت باسەکە ناوەڕاست و باشووری عێراقا ئەی لەسەر ئاستی پارێزگاکان لە پارێزگایەکەەوە بۆ پارێزگایەکی تر لە ناوخۆی هەرێمە ڕێژەی گەشتکردن چۆنە ئێستا زۆر باشە بە تایبەتی وەکو ئێمە کە ئیشی خۆمان ێزانین کۆمپانیا نووسینگەکان ئیسا لە دوای مانگی هەشتەوە جوڵەیەکی چاک دروست بە لە نێوان شارەکانی سلێمانی بۆ هەولێر بۆ شەقڵاوە هەماشت بە پێچوانە لە دووەکەوت دێتە سلێمانی و ئەچێتە هەورانمانەوە چەندەها کۆمپانیا نووسینگەمان هەیە ئێستاکە
خەریکی گەشتی ناوخۆیە و ئیشێکی باشمان تیا کردووە. بەڵێ کاک عەتا شتێکی تر کە ڕەنگە هەندێک جار باز بکرێ ئەویش بازگەکانە خوڵی خاڵە سنوورەکانە بازگەکان هیچ ڕۆڵێکیان هەیە لە بابەتی گەشتکردن و گەشتیاریە زۆر جار کە دەچیت بڵێ لە سەردانی شوێنێکی تر ئەەکەی بازگەکان زۆر مەحتەل دەکەن چەند سەعاتێک ئەو هێڵنەوە ئەمە وا لە گەشتیارە کات بێزار بێت. بەڵێ ئێمە وەکو بازگەکان من لێرەوە مێدایمە زۆر سوپاسیان کەم لێرە لە بازگەکانی سلێمانی بەتایبەتی و ڕۆژ ئاوە کە چەمچەماڵە زۆر هاوکارمان بەڕاستی هەر لە چەمچەماڵ کە کاک سەدیقە و لە سلێمانیش کاک ئەمەر زۆر هاوکارمانن باوەڕە هەبێ کاتیوا بۆ شەو بۆ شتێ بووە زۆربەی کاتاتون کە ماڵە توشتیان تاونە بە مەنەفێسمان لێوەرگتون هاوکاریان کردوون داخلیان کردوون و زۆری گەشتیاران خۆیان پشتڕاستی ئەوواکەنەوە کە لەو بازگانی کە تایبەتە بە شاری سلێمانی و چەمچەماڵ هاوکارێکی باشە بین و ئەو مانەوەیان نییە مەگەر خۆی ڕێژەکە ئەگەر زۆر بێت و ئەو حاسیبیانەوەی نەفریان نەکەوێت داخلیان کە ئەجینا وەکو بازگەکانی ئێرە هاوکارێکی باشمانەیە لەم سنوورێ وەکو پارێزگای سلێمانی باسی سلێمانی هیچ مەحتەلبوونێک نییە لەلایەن گەشتیارانەوە کاتێک کە سەردانی تۆ پاسێکێت 40-50 نەفەریتە ینی ئەمە هەر نیم سەعاتێکی بێت تا داتا داخڵەکەی تاینەکەی و ئیستا خۆشبەختانە هاوکاریەکەی لە سێتەری چەمچەماڵەوە بۆمان پێش ئەوە ئەکسلەکان حازرەکەین و بۆیانە نێرین لێەوە یەکسەر ئەوان داخلی داتاکانە کاتێکەیەت تەنها سەری پێناسەکانیانەکەن و داخلیانەکەن تەنها پێناسەکانیان وا نزیک ئەبینەوە لە سەری ساڵ کاکەتا ئەو جۆرە چالاکی و شتانی کە لە ساڵانی ڕابردووە ئەنجامەدرا کە ڕەنگە بۆ ئەم ساڵ نەکرێ ئەنجامدانی چالاکیەکان و ئەو بۆنە و ئاهەنگانی کە ئەنجامەدرێت لە سەری ساڵانە ئەمانە هیچ کاریگەریەکی هەیە لە سەر هاتنی ڕێژەی گەشتیار بەڵێ هەموو چالاکیەکان وەکو خۆشتان دەزانە بێت لەژێر ڕێنمایە تەندروستەکان بێ ئینشەڵا خۆتان کە نزیکەکەونەوە لە 20-25 ئەم مانگە هەندێک چالاکی بچووکمان داناوە کە وەختە خۆتانە بین لەیستاوە باسی ناکەم لە زۆربەی شوێنەکانە ئەمانە بەڵێ هەمووی کاریگەری چاکێ بێت لە سەرهێنانی گەشتیار بۆ شاری سلێمانی هەفتەی پێشووتر هەر زۆر سپاسی کەناڵەکەی خۆتانەکەین چێ لە چالاکیەکان گەورەترین کۆبنەوەی چەند ڕێکخراوێکمان هێنایە شاری سلێمانی و تەکلیفمان لێکردون لەمەوە سپاسی بەڕێستانەکەن کە کەناڵەکە ئێوە ڕووماڵێکی بە تاواتی بەڵێ لێرە لە هۆڵی فۆلکلۆری بوو لە کارگەجگەرەکە تەکلیفان لێکردون لە مۆڵە ماگانە کۆبنەوەکانی خۆیان دەورەکانیان بێنە سلێمانی بۆ ئەوی بژانەوەی بۆ شاری سلێمانی بکەین. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک ئەتاوردە لە کۆتایی نزیکە بینەوە ئەمێر لەسەر بابەتێکش قسە بکەین کە لە ماوەی ڕابردووە گرفتێکتان هەبوو لەگەڵ بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتیە کە داوای دەستەبەری و کارمەندانیان دەکرد کە لە هۆتێل و مۆتێل و چێشخان وتر تا کۆتایی کاریانە کرد ئەم گرفتتان گەیشتە کوێ چیتان کردەوە تا ئێستا کە دانیشتم لەگەڵ بەڕێستا ئەم گرفتە هەرماوە و هیوادارم کە بەڕێز جەنابی وەزیر کە بە ئوتی بە تایبەتی بۆم بنێرە شتەکانە بۆ نردوێت و ئێمەش وەکو هاوکارەکانمان لە هەولێر وەکو کۆمپانیاکانی ئەوێ و نووسنگەکانی ئەوێ ئێمەش ئەو دۆکۆمنتانەمان بردووە کە لە بەڕسمی لە 14 سێەوە ئێمە هەموو نووسنگەکانمان داخراوە تا یەکی هەشت کە کۆمپانیا کە فڕۆکەکە دەستی کردوتەوە بەیش بڵێ بەڵام تا ئیسا لە سلێمانی هەر بەردەوام داوای ئەو بڕەپارێمان لێکەنی وەختە و لە شاری هەولێر وەرنەگیرەوە من هیوادارم بێرەوە بەڕێز جەنابی وەزیر بەڕێز کاک شیروان لێرە دیسان بەدیادا چوون بە دوای ئەم داواکاریمان بکەن و لێمان خۆش بن چکە بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەک 4 کارمەند 5 کارمەندی لابوو بێت لەو پێش لەو وەختاکە نەماوە سا هەر بۆ مانگی داوای 250,000 لێکا 250,000 ینی بۆ 4 مانگە ملیۆنێکەکە بەڵێ بڕەپارەکان زۆرە کە داوا ئەکرێت ئەی بۆ هەر کارمەندێک 50,000 ئەگە تۆ 4 کارمەندە 2 کارمەندە هەبوو بێ 100,000 لەو کاتێک کە تۆ ئیشینە بۆ 400,000 بە شێوەیەکی پراکتیکیش کە تۆ شوێنەکە و داخراوە نە کارمەندی ماوەستا زۆربەی کۆمپانیامان تا ئێستا نەکردوتەوە ئێمە لە دوای ئەم کێشانەی دوای کۆرۆنا ژمارەمان 100ەوە بۆ 200 ئیسا ڕۆژانە کۆمپانیا نووسنگە پوچەڵێکات و لەبەر باج و لەبەر دەستەبەری کۆمەڵاتی بەڕاستی ئەو دەستەبەرە کۆمەڵاتیانە کاک ئەتا ئیجباریە لەسەر خاوەن مۆتێل و هۆتێل و چێشخانە و ئیجباریە یا خۆی بۆ کارمەندەکەی لای من ئیژەکە بەڕایی من حەقا حکومەت بچێتەوە بەسەر ئەم بڕیارانە کارمەندەکەی بەلای من ئیژەکە بێ خۆی بچێت زمانی خۆی بکات بەڵام لە هەندێک شوێنیش نییە ئەمە چۆن ئەمە لای ئێمە هەیە حتا تۆ لەسەر چ بنەمایەکەم وڵی خۆی کە وەختی خۆی داراوە میژەمێ ئەو بزانین ئەمانە لەسەر چ بنەمایەدانراوە تۆ کارمەندەیە لای من ئیژەکە ئەبێ لە سایە 12 ئایدی من بێت لە سایە باقاتەکەی ئایدی کارمەندەکەی هیچ کارمەندێکی نەچێن پاریا لەسەر کۆمپانیاکەی تۆژە نووسێ تەنانەت هەرێ ئستا لەم مانگی چوارەیە کە تەمانی هەشت کە هەمووی بێ ئیش و بێکار بووە وابزانم هیچ کارمەندێک دەوڵەت لە ڕێی زەمانەوە هیچ پارێکی بۆ نەگەڕانەوەتەوە چەنەها چێشخانە و
وتێلەکان هەیە ئەم پارەی بەزیاوە چەندەها کۆمپانیا هەیە کە داخراوە تا ئێساش داخراوە ئەو داوای ئەو پارەی دەکات گەر بچۆ داوای دەکەەوە لە زاناڵە کاتێک کە بێ ئیش بوویت یەی دوای ئەوە مراجعاکەی بە ساڵی دوای ئەو پارەکە دێتەوە اینجا ساڵی دوایەوە کابرا بەشکرەوە ساڵیان مرد بەشکرەوە ساڵیان نەما توی سا خۆی گیرفانی هیچی تیانە تۆ داوای زمانیشمالیەکەی بۆی و پارەکەش نەیتەوە بە خۆیان کەواتە ئەچێتە کوێ من لێرەوە داواکەم لە حکومە دەکرد بتوانێت ئەو باجەی کە وەری دەگریان ئەو ڕسوماتی لە کۆمپانیا و نووسینکە و بریکارە گەشتیاریەکان ئەگەر بەکاری بێنێتەوە لە پرۆژەی گەشتیاریان لە چاکردنی ڕێگەوبانەکان ئەگەر ساڵانە 500 هزار کەس بێ بۆ کوردستان بۆ گەشت بە تایبەتی وڵی هەموو ساڵی ئەبێ بە ملیۆن و ملیۆن زیاتر شوێنەکەمان چاک ئەبژێتەوە دەستەکانە خۆش بێت سپاس زۆر سپاسمان دومان کردی زۆر سپاس بۆ ئەتا ئەنوەر کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی کۆمپانیا و نووسینگە گەشتیاریەکانی سلێمانی سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوویت بەڵێ خۆشویستان بە یارمەتی هاوکارانم کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەش کردن هەتا سبێنەوە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بێت.